لەگەلی کوردستانەوە سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە کۆمەڵی بەرگە و بابەتی نوێهاتینەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست هیوادارین تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان بە دڵی هەموو لایەکتان بێت و هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست باش بن. خۆشەویستان، لە بەرنامەی ئەمڕۆماندا دوو تەوەرمان بۆ ئامادەکردن. تەوەری یەکەممان گفتوگۆکردن دەبێت لەسەر ڕۆڵی ڕێکخراوە خۆبەخشەکاندا لە گرنگی پێدان بە منداڵان و بە تایبەتی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت یان بڵێ منداڵانی ئۆتیزم و پێی کە لە ئێستادا لە کوردستان ژمارەیەکی بەرچاو لە ڕێکخراوی خۆبەخشی کراوەتەوانێ. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوەن یەکێک لەو ڕێکخراوە خۆبەخشانەمان بانگەشتی ستۆدیۆ کردووە کە گفتوگۆ دەکەین لەسەر کار و چالاکیەکانیان لەسەر ئەوەی کە گرنگێکی تایبەت دەدەن بە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت یان بڵێ منداڵانی ئۆتیزم. بزانین ئەم ڕێکخراوە لە ساڵی چەندەوە دامەزراوە، لەکەیەوە دەست بەکار بۆ کار و چالاکیەکانیان چی دەبێت. ئەمە تەوەری یەکەمان و دواتر دەچینە تەوەری دووەمی بەرنامەکەمانەوە گفتوگۆکردن دەبێت لەسەر دیزانی جلی کوردی بۆ پێی کە وردە وردە لە وەرزی بەهار نزیک دەبینەوە، لە جەژنی نەورۆز نزیک دەبینەوەنێ کە لە جەژنی نەورۆزدا خانمان و پیاوان گرنگێکی زیاتر بە جلی کوردی دەدەن. بزانین ئەو گۆڕانکاریانیان ئەو دیزاینانی کە لە جلی کوردیدا دەکرێتەوە گۆڕانکاریانی کە بەسەر جلی کوردیدا هاتووە چییە و چۆنە و لە هەمان کاتدا جلی کوردی ئەوەی کە کللتوریە یا بڵێ مۆرکێکی نەتەواتیە لە هەر وڵاتێکدا یا هەر ناوچە و هەرێمێکدا لە هەر نەتەوەیەکدا کە مۆرکێکی تایبەتی هەیە بۆ ئەو جلوبەرگەی کە خۆیان بەکاری دەهێنن لە هەرێمی کوردستانیش یا بڵێ کوردیش کە جلی کوردی مۆرکێکی نەتەواتیە بۆ کورد. ئەمە دواتر لە سەر هەر یەک لە تەوەرەکان لەگەڵ میوانەکانماندا گفتوگۆی زیاتر دەکەین و جگەل لە تەوەرە سەرەکیەکانی بەرنامەی ئەمڕۆ ڕۆژانە بەرگەی جۆراوجۆر بۆ ئێوەی خۆشویست ئامادە دەکرێت. سەرەتا دەچینە بڕگەی وەرزش با پێک و بینەری بین و دەگەڕێنەوەلاتە. بەیانیتان باش. بەرگەی ئەمڕۆمان باسکردنی وەرچی کاردیۆیە. کاردیۆ یەکێکە لەو یاریانەی کە زۆر گرنگە هەموو تاکێک ئەنجامی بات. پێم خۆشە ئەمڕۆ باسی شێوازی ئەنجامانی کاردیۆ بکەین کە زۆر زۆر گرنگە ئەم وەرچە بە شێوازێکی زۆر پرۆفشناڵانە و زۆر ئەکادیمیانە ئەنجام بدرێت. شێوازی ئەمەی ئەوە باس بکەم وەرچی کاردیۆ سەرەتا ئەو کەسانی کە مەجای ئەویان نییە بێنە ناو هۆڵەکانەوە یان لە ماڵەوە ئەتوان وەرزش بکەن پێویستە بە شێوازی ئەنجامی بن. پێویستە هەموو کەسێک پرۆگرامێکی هەبێ یان جەدوەلێک یان کۆرسێکی هەبێ بە چه شێوازێ دەست پێ بکات. سەرەتا پێویستە هەموو کەسێک هەوڵبات ئەگەر بڵین لیاقەشی زۆر زۆر کەم بێ یان ئەگەر تواناشی زۆر زۆر کەم بێت پێویستە ڕۆژانە هەوڵبات لە 20 دقیقە دەست پێ بکە. ئەنجا ئەگەر جیهازێکی ڕۆشتنی هەبێ یان جیازی پاسپیلی هەبێ یان جیازێکی کروزی هەبێت لەسەر ئەمانە ئەتوانێت دەست پێ بکات و بەردەوام بێ. بەڵام ئەگەر هەر ئامەرێک لەمانەی نەبوو ئەتیادی ئەتوانێت ڕۆژانە لە 20 دقیقە خۆیەوە دەست پێ بکات بە وەرزشکردن. ڕۆژانە تایمێکی هەبێت 3 ڕۆژ 4 ڕۆژجارێک 2 دقیقە بۆ 3 دقیقە لە ڕاهێنانەکەی زیاد بکات هەتاوکو ئەگاتە تقریباً 45 دقیقە بۆ سەعاتێک وەرزشکردن. دواتر ئەبینێت لیاقی زۆر باش ئەبێت، لیانی دڵی زۆر زۆر باش ئەبێت، ئەبینێ هێوا شێوەش ڕاهاتووە لەگەڵ سیستەمی ڕۆشتن و کاردیۆکەیدا. دواتر کە ئەم کەسە توانی بگاتە ڕۆژانە 45 دقیقە بۆ سەعاتێک ئەتوانێت چی بکە، ئەتوانێت ڕۆشنەکەی خێراتر کات تا وردەوردە ئەیگەێنێتە ڕاکردن. بەڵام لێرەیە تێبینیەک هەیە پێم خۆشە ئەو کەسانی ئاگادار بن کە کێشەی لیانی دڵیان زۆر سەری ئەواتە کارەبایەتی دڵیان زۆر مەزبوط نییە، یان ئەو کەسانی کە کێشەی ئەژنۆ و
کێشی پشت ئێشیان هەیە پێویستە زۆر ئاگاداری ڕاکردن بن بە هیچ شێوازێ ڕاکردن ئەنجام نێن ئەتوان ڕۆشنێکی ئەتیادی یان خێراتر بکەن بۆ ئەوەی کە تووشی هیچ ئیشکالێک نەبن دواتر ئەم کەسە ئەتوانێت سوودێکی زۆر باش ببینێ هەڵبەتە ئێمە ئەبێت شتێک لە یاد نەکەین کاردیۆکردن یان جیازی ڕۆشتن زۆر ضروریە بۆ هەموو وەرچەوانێک یان بۆ هەموو تاکێک چونکە سوودێکی زۆری هەیە بۆ هەموو کەسێک و پێویستە ڕۆژانە ڕیتمێکی تایبەتی وەرگێت بۆی کە بتوانێت بەردەوام بێت و باسوودەکانی دڵی بەهێز بکە لێرە ئەمێت باسی ئەوکەم سوودەکانی کاردیۆ چییە یەکێک لەو سوودانی کە زۆر گرینگە ئەوەیە کە ماسوولکەکانی دڵمان زۆر بەهێزەکات کامەش ئەبێتەوەی ئەوەی کە فادوێنەر و چەوری سووتێنەر لە لەشمانە زۆر ئەکتیڤ و باشتر بێت خاڵێکی تر لەوانە میتاپۆلیزم بەرزە بێتەوە میتاپۆلیزم کاتێک بەرزە بێتەوە لێرە دووبارە هۆرمۆنی چەوری سووتێنەر یان ئەتوانین بڵێن فادوێنەر لە لەشا زۆر چالاکتر و ئەکتیڤترە بێت دواتر ئەتوانین یەکێک لە سوودەکانی تری کاردیۆ کە زۆر گرینگە هۆرمۆنی دڵخۆشی ئەڕێژێت واتە زیاتر ئەکتیڤتریەکە واتە سوودێکی زۆریە بێ بۆ هەموو ئەو کەسانی کە کێشەی خەمۆکیان هەیە یان کێشەی سترێس و قەلەقی ئەم بابەتانیان هەیە ئەتوانمە ئەوە بڵێم ئەو کەسانی کە ڕۆژانە کاردیۆ ئەکەن زۆر بە چۆڵی بە ئاشکرا ئەتوانی هەستیان پێ بکەیت کە کەسانێکی زۆر ئەکتیڤتر و زۆر دڵخۆشترن لە چاو کەسانێکی ترە هەڵوەتە بۆ هەموو ئیش و کارێکی ڕۆژانەی. عزیزانم شێوازی چۆنێتی ئەنجامانی یاری کاردیۆ پێویستە ئەبم شێوازە بێت کە ئێستا ئاماژەی پێین سەرەتا هەموو جیهازێک ئەو پەتەی پێوەیە کە بە حاڵەتی تاڕیەکەوەیە بۆ حاڵەتی خوانەخواستە کەوتنێکی لە ناکاوە یان گورانەوەیەکە پێویستە هەموو یاریزانێک ئەو پەتە بەخۆیەوە ببەستێت نەک خوانەخواستە کەوتنێک یان حاڵەتێکی گورانە بۆی ڕاستەخۆ جیازەکە ستۆپ بکات و بوەستێ ئەمە خاڵی یەک خاڵی دوو پێویستە وەکو ئاماژەمان پێەیە یاریزانەکە هێواش ڕۆشنێکی هێواش بکات سەرەتا بۆی لیانی دڵی بە تەدریج زیاد بکات دواتر وەکو وتمان بەپی ڕۆژەکانی یان بەپی لیڤڵی یاریزانەکە ڕۆشنەکانی خێراتر بکات و تا ئەیگەێنێتە ڕاکردن ئەگەر کێشەی پشت ئێشە و ئەژنە و ئەم بابەتانەی نەبێت پێویستە یاریزانەکە زۆر ئاگاداری ئەو حاڵەتە بێت کە تایمی ڕۆژانەی بە چ شکلێک کاردیۆ ئەکا بە چ شکلێک کاردیۆ ئەنجامەیە ئەمە زۆر گرینگە نابێت ڕاستە خۆ کە یاریزانەکە چووە سەر جیهازەکە دەستکات بە ڕاکردنێکی زۆر خێرا وەکو وتمان تەدریج زۆر مهمە لیڤڵات زۆر مهمە لە کاتی وەرزشکردنە پێویستە وەرچەوان زۆر ئاگاداری ئەوە بێت هێواش دەستکا بە ڕۆشتن لە ناوەڕاستی ڕۆشنەکە وردە و دەسەری ئەی بکات تا ئەگەێنێتە ڕاکردن خاڵێک زۆر گرنگە کە وەرچەوانان ئەمەیان چۆنەڵی فەرامۆش کردووە کاتێک تۆ لیانی دڵە لە کاتی کاردیا لەوە چی بگاتە 140 بۆ 150 ڕاستە و خۆ کاتێک ئەبینێت تایمەکەیان کاتەکەی تاوە بێت ستۆپ بە جیازەکە کاتێک سۆپ بە جیازەکە ئەکا لێرەیە چۆنڵی شۆک دروست ئەبێت لە نێوان ماسوولکەکانی دڵیا چونکە لێرەیە خوێنهێنەر و خوێنبەرەکان تووشی حاڵەتی گرژبوون ئەبن بۆیە زۆر گرنگە یاریزان کاتێک لیڤڵی جیازەکەی زۆر بەرز کردوێتەوە سورعەتی جیازەکەی زۆر کردووە پێویستە کاتێک کاتەکەی تاو ئەبێت هەوڵ بە بەلانی کەم و 4 دقە بۆ 5 دقە تاو جیازەکە هێواش بکاتەوە چۆن دەسی پێکردو ئەبوو شکڵە بە هێواشی 4 دقەیە تا 5 دقەیەک دەستکاتەوە بە ڕۆشتن دواتر جیازەکە ستۆپ پێ بکات بۆ ئەوی تووشی هیچ ئیشکالێک نەبێ بەم شێوازە ئەتوانن کاردیۆ ئەنجام بن بە هیوای سوودبینین ئینشاءالله.
خۆشەویستان دووبارە سڵاتان لێبێ ئێستاش کاتی گفتوگۆکردنی تەوەرەکانمانەوە چینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمانەوەیش گفتوگۆکردن دەبێت لەسەر ڕۆڵی ڕێکخراوە خۆبەخشەکان لە گرنگیدانیان بە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت بۆ پێی کە لە ئێستادا ژمارەیەکی بەرچاو لە ڕێکخراوەکان لە بوارە جیاجیەکاندا کار دەکەن و لە هەرێمی کوردستاندا کراونەتەوانێ ئەمڕۆ باز لە ڕێکخراوە خۆبەخشەکان دەکەین بە تایبەتی ئەو ڕێکخراوانەی کە گرنگی بە منداڵان دەدەن و منداڵانی ئۆتیزم و خاوەن پێداویستی تایبەت بزانین ئەم ڕێکخراوانە چیان کردو بە خۆشحاڵیوانە ئەمڕۆ میوانداری یەکێک لە ڕێکخراوە خۆبەخشەکانمان کردووە کە ویش ڕێکخراوی دەنگی ئۆتیزمە کە ماوەی چەند ساڵێکە لە کوردستاندا کاریان کردووە بزانین کار و چالاکیەکانیان زیاتر چی دەبێت ئاخۆ هەر لە ناوەکەیەوە خۆی دیارەکە گرنگی دەدات بە گرفتە تەندروستیەکانی مناڵان لە هەر وەکو وتمان گرنگی بە ئۆتیزم و خاوەن پێداویستی تایبەتەکان دەبزانین ئەو مناڵانی کە خاوەن پێداویستی تایبەتن زیاتر کام جۆریان دەگرێتەوە بۆ مەبەستەش میوانداری زۆر بەڕێز سەردار حەمە ئەمینمان کردو بەرەوبەری ڕێکخراوی دەنگی ئۆتیزم کاک سەردار سڵاو لێبێ و بەیانیت باش بەیانی ئەوش باش باڵێوە دەستان خۆش بێت زۆر سپاس دەکەم کاک سەردار ڕێکخراوی دەنگی ئۆتیزم بزانین مێژووکەیە گەڕێتەوە بۆ کەی ساڵی چەند دەست بەکاربوون و ئامانجتان لاکردنەوەی ئەم ڕێکخراوە چی بوو؟ بەڵێ مێژووی ڕێکخراوی دەنگی ئۆتیزم مێژوویی کۆنی هێڵبەتە هەرچەنە ئەگەر باسی بەرواری بۆگرتنی مۆڵەت و شێوە یاساییەکەین تازەیە ساڵێکە بە شێوەی ڕسمی و فەرمی ئێمە دەست بەکار بووین بەڵام زۆر لە مێژە ئێمە بە شێوەی گروپ ئیشمان کردووە و کاری خۆبەخشیمان کردووە و بە هەمان ئەو شێوەی ئێستا دەستمان کردو بە کار و چارەشەکانمان و پلانی ساڵانەمان هەیەمە بۆ هەموو ئەو حاڵەتانی کە باسمان کرد وەکو ئۆتیزم وەکو مناڵانی خاوەن پێداویستی بە شێوەیەکی گشتی. بەڵێ زۆر باشە پێشێکە بچینە سەر مناڵان و وەرگرتنی مناڵان پێ خۆشە باسێک لە ڕێکخراوەکە خۆی بکەم زانێ ڕێکخراوەکە چەند ئەندامی هەیە لە چەند ئەنداما خۆی بینێتەوە ڕێکخراوەکە ئێمە ئەندامی زۆر الحەمدولیلا وەکو وەرزم کردی هەرچەندە ڕێکخراوەکە تازەیە با بڵێن بە نیسبەت تازەیە بەڵام ڕێکخراوەکە لە ماوەی ساڵێکە ساڵ و نیوەکە زۆر فراوان بووە وتوانێت چەندین لە چەندین شوێنی تر بکاتەوە و ئەندامەکانتان لەکوێ کوێن؟ ئێستێمە لقمان لە ئەربەدەیە لە غەدە شارە زۆر هەمانە لە ڕانە هەمانە لە دووەکەمانە ڕزەخۆ هەمانە و لە قەزای دوکان و سایق و قەزاکانی تریش بەشوی گشتی گروپ خۆبەخشەکان کۆبوونەتەوە و ئەوانش لە ئەویان کە پلانێک بخوان دابرین و ئەوانش لق بکەنەوە و دەست بەکاربن هەموو لقەکانتان هەمووی هەر بۆ یەک مەبەستکارەکەن وایە؟ هەموو لقەکانمان بۆ یەک مەبەستکارەکات و هەمووشی بەبێ ئەو پلانە ئەمەرکەزی ئەڕوە تێمەدامان ڕۆشتوو بۆ ساڵ 2020 زۆر باشە ژمارەی ئەندامەکانت نەوت یاخود دیاریکراونیە لەبەری کە لقەکانتان زۆرە ژمارە ئەندامەکانی ئێمە دیاریکراونیە لەبەری گروپەکانمە گروپی داخراونی گروپی کراوەیە هەموو کەسێک کە توانێت لەو گروپانە بڕمونە گروپەکەی هەڵبجا یاخود ئەوەی دوکان یاخود ئەوەی سیساری یاخود ئەوەی ڕانە قەڵازێ یاخود ئەوەی ئەربەت ئەم گروپانە هەر کەسێک بەپێی ئەمەجانێک ئێمە دامانەوە بۆ ئەندامبوون ئەتوانێت بەندام لای ئێمە و هەر گروپێک ژمارەیان لە هەرە بچووکەکەمان گروپ هەر بچووکەن 15 کەسن. بەڵێ زۆر باشە کاک سەردار راپۆرتێکمان هەیە با پێکەوە بینێری راپۆرتەکە بین و دواتر لە گفتوگەکەمان بەردەوامە بین. دۆسیی نزیکەی 50 منداڵی خاوەن پێداویستی لە کەمترین کاتدا هەڵدایەوە بەڵام بۆ چارەسەر و ڕاهێنانەوەیان لەم ژوورەدا چەند ساڵێکی دەوێت توانا و لێوەشاوەیی شوێنەکەش هەر ئەوەیە کە دەبینرێ تایبەت شوێنەکەمان زۆر بچووکە لە ئێستای پێویستمان بە شوێنێکی بەڵێ یەکەم داواکاریمان ئەوەیە کە شوێنێکی گەورەمان بۆ دابین کرێت دووەمیان ئەوەیە کە پێویستیەکان بۆ نەونە پاسکی لە خلیسکانەی ئەو شتانەمان بۆ دابین کرێت ئیتر ئامێری بڵین گەرمکەرەوە لە ئێستایەکەمە و بۆ ماوەی تریش کە بڵین جەوە گۆڕێت پێویستمان بە فێنکەرەوەی زیاترە ئێمە بە خۆبەخشی کارەکەین کۆمەڵی ئەندامین نزیکەی 13 بۆ 14 ئەندامین لێرە بەبێ بەرامبەر کارەکەین هیوادارم بڵێن لە ئاستی خواستی کەسوکاری ئەو مناڵانەیە بین کە خاوەن پێداویستی تایبەتن کەسوکاری منداڵانی خاوەن پێداویستی تایبەت لە دەرەوەی شارەکاندا چاویان لەوەیە خێرخوازان و حکومەت پشتیوانیان لێ بکەن بۆ چارەسەرکردنی منداڵەکانیان چونکە ئەرکی ئەوان گەلێ قورس و تااقەت پڕووکێنە
تاکو ئێستا حکومت هیچ شتێکی بۆ ئێمە نەکردو لێپرسینەوەک نییە بەرامبەر ئەمە منداڵانە منۆکو دایکی ئەم منداڵە خاوەن پێداویستی تایبەتە داوا ئەەکەم لە حکومت کارێکمان بۆ بکات چونکە مناڵەکانمان لە گەشەبوون و گەورەکردنایە ئێستا لەم تەمەنایە بۆ مەکتەب گونجاون ئەم ڕێکخراوەش هەستاون لەسەر ئەرکی خۆیان ئەم کارانەکەن بۆ مناڵانە ئێمە داوا لە حکومت ئەەکەین دەعمێکیان بکات خێرخواز بێت حکومت بێت دەعمێکی ئەم مناڵانە بکە و لەگەڵ ئەوەشە مناڵانە ئەرکیان زۆرە بۆ دایکەکان ئێستا ئەم شوێنە کراوەتەوە ئەگەر دەعمیان بکەن بۆ ئێمە زۆر باشە هەم بۆ مناڵەکەیش باشە داواکارم دووبارە لە حکومت هاوکاری ئەم ڕێکخراوە بکات. مامۆستا سەردار کە خۆشی خاوەن منداڵی پێداویستی تایبەتە ساڵانێکی زۆرە شانی داوەتە بەرکاری خێرخوازی و لەم شوێنەدا بە هاوکاری کۆمەڵێک خۆبەخش ئەرکی ڕاهێنانی منداڵانی خاوەن پێداویستیان گرتۆتە ئەستۆ. ئێمە سەرەتا کە هاتیینە ئێرە لێقێکمان لە شارۆچی عربەت کردەوە ئێمە لە سنووری شارۆچی عربەتە دەستمان کرد بە پڕکردنەوەی فەرمونون لە کۆتایی مانگی 11 ساڵی 2019 دەستمان پێکرد بە ناونووسی مناڵەکان هاتا ئێستا نزیکەی 50 منداڵمان لە خۆمان ناونووس کردووە خۆ مناڵێکی ئۆتیزمم هەیە و من ئەزانم داکماوەکی مناڵی ئۆتیزم خام بەدەبێت لە چه ئازارێک ئاژین و ئازانم ڕۆچون بەڕێەکەن و شەویشان چۆن لێ بێتەوانێ کاری خۆبەخشی تا دێت ڕوو لە زیادبوونە بۆ ئەمەش کوڕان و کچانێکی زۆر هەن کە ئەم کارە دەکەن بەڵام ئەرکەکەش هەر ئەوەندە ئاسان نییە و پێویستی بە هاوکاری هەمووانە وەک ئەوەی لەم سنتەرەی ناحیەی عربەتدا دەبیرێت. عومەر کەریم گەلی کوردستان عربەت. زۆر سپاس بۆ هاوکاران بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتۆ گەڕێمەوە لای میوانەکەم. کاک سەردارۆک لە راپۆرتەکەیە بینیمە بازەواکرێک کە 50 دۆسی مناڵتان لایە لە ئێستەیە یان تا ئێستا 50 دۆسی هاتۆتە لاتان. ئەم مناڵانە کێنە لای ئێوە لەسەر چ پێوەرێک یاخود پێویست بە راپۆرتی پزیشکیە کات ئێوە چ پێوەرێکتان هەیە بۆ وەرگرتن و بۆ ناوتۆمارکردنی مناڵان لای خۆتان؟ بەڵێ ئێمە هەر مناڵەکەیەتە لای ئێوە داوای کۆمەڵ بەڵگەرامی لەکەین نێچێک لەوانە راپۆرتی پزیشکیە راپۆرتی پزیشکی پێویستە بێت ئەگەر نەیبێت زۆر خەزانە ڕاستی راپۆرتی پزیشکی نییە ڕاستە بتوتی بۆ عیادەکان بۆ لای دکتۆرەکان بەڵام ئەمە نابێتە راپۆرتی پزیشکی چونکە ئێمە دژنیمان هەیە دژنی حکومیمان هەیە دەستنیشانکردن و تەشخیصکردنی ئەم منداڵانە دژنی حکومی لە خەستەخانەی دەروونەکە لە بەش جامعەکە دانیشن نەچون بۆ شارە زانین ئێمە چێنگە ڕێنمایانەکەین کە چون ئەم راپۆرتە پزیشکیان دەستکەوێت ئەمە خاڵێکم خاڵی دووەم لە دوایەوە ڕێنمایەکان پێشێ بچیتە سەر خاڵی دۆم ڕێنمایەکان چینیانێ بێ بچن چی بکەن ئەوان ڕێنمایەکان ئەگەر راپۆرتی پزیشکی هەبوو باش ئەگەر هەیە ئەگەر نەیبوو ئێمە ڕێنمایەکەین کە چۆن بەدەست بێنێت بەدەستی بێن ئەم راپۆرتە پزیشکیە چۆنی بەدەستێنێت بۆی بینەوە ئەم کەسێکی قسە بێت چۆنی بەدەستێنێت ئێمە دژەیەکمان هەیە ڕۆژان یەکشەمان دانیشن لەناو خەستەخانەی جامعەکە لە بەشی دەروونەکە پێیان دژنی تەشخیصی هەمیشەیی لیژنەکە بڵێ حکومیە بڵێ ئەوان لایەنی ڕسمی ڕێگەپێدراوی فەرمین کە ئەتوانن تەشخیصی مناڵ بکەن و ئەوان ئەتوانن ڕاپۆرت بە مناڵەکە و بە خێزانەکەی ئەم مناڵە چیەتی و چی نییە. لە دوایەوە بە دوایەوە ئێمە ئەو گروپەی کە منداڵەکە وەرەگرێت هەڵسنگادێک بۆ مناڵەکەکەن تێستێکی مناڵەکەکەنواتە ئێمە لەو ژووری خۆمانە لە ڕێی کۆمەڵ یاری و لە ئابەوە تێستێک بۆ مناڵەکەکەین واتە هەڵسەنگانێک بۆ توانەکانی مناڵەکەکەین بزان چ مناڵان دەتوانە ئەقڵی و جستەی و دەروونەکەی لە چه ئاستێکەیە کە ئەومان کرد راپۆرت دەگاماداکەین لەسەر توانای مناڵەکە لەسەر ئەساسی ئەو راپۆرتەوە ئێمە نیشانێکی کە ئەم مناڵە پێویستە چی لەگەڵا بکرێ و ئەو ڕاهێنانە چین و ئەو لەوێتە ڕاهێنانەکان چییە کە لەگەڵ مناڵەکە ئێمە ئیشی لەسەر بکەین. بەڵێ کاک سەردار زۆرترین ئەو بەپێ ئەو داتانەی لای بەڕستان بێ بەپێ دۆسیانی لاتانە زۆرترین ئەو گرفتە تەندروستیانەی کە دایک و باوکان مناڵەکانیانە هێنن کام جۆریانە کام جۆر لە گرفتە تەندروستیەکان زۆرترینەکەیتە لای بەڕێستان؟ بەڵێ زۆرترینیان ئەوەی کە لەو پەنجادۆسیکە لە ڕەپەدەکە باسمان کرد با مەقسەد سەرۆ بکەین زۆرترینیان داون سندرومن لە دوای داون سندرومن لە دوایەوە بەڕێژەی دوایە و ئۆتیزم و شێرەدەماغ و بیرکۆڵ بۆ شێوەیە. زۆر باشە چارەسەرەکان چۆن وەرئەگیرێت بە ڕۆژانەیە بە هەفتانەیە یاخود ڕەنگە هەندێک گرفتی تەندروستی و مانگانەش بێت چارەسەرەکان چۆن وەرەگیرێت؟ چارەسەرەکان ئەوەی کە دلای ئێمە چارەسەر مناڵەکان بکرێت ئێمە وەکو لە ڕابطەکە بینتان ژووری گرچکۆلەمان بەدەسەوەیە و ئێمە ئەو ژوورمان استغلال کردووە کۆفی خێرخراوەکەمانە بۆ ڕانانی ئەو مناڵانە واتە ئێمە توانیمانە بەشێک لەو فیزەکەمان بکەین بە سنتەرێک بۆ ئەو مناڵان بۆ مناڵەکان لە ڕێی گروپە خۆبەخشەکانەوە و ئەمە چییە کات لێرەیە
بحکمی ئەوەی کە شوێنەکەمان بچووکە بۆ ئەمە تەنیا ئێمە ئەتوانین لە ڕۆژێکا دوو مناڵ وەرگرین یەک ژوورە ئەم یەک ژوورە تەنیاجی دوو مناڵی زیابێتەوە لە ڕاستیە خۆی بێ هەموو ژوورێک بۆ مناڵێک بێت بەڵام ئێمە بێگومان شوێنی مانەوەشتان نییە شوێنی مانەوەمان نیە نەخێر بەیانی هەتا نیۆڕۆ مناڵێکێت ئێمە بە درێژایی هەفتە هەموو ڕۆژەکانی هەفتە تەنها پێنجشەمە و جومعانە بێت هەموو ڕۆژێک دوو مناڵ و سێ مناڵ لەلای ئێمە ڕایانان وەرەگرن بەڵێ زۆر باشە ئەو پێداویستیانەی کە لە سنتەرەکەیان بڵێ لا ڕێکخراوەکەی بەڕێستانە بەکار ئەهێنرێت لەلایەن کێوە دابین کراویان بە شێوەیەکتر بڵم کێ هاوکارتانە لە دابینکردنی پێداویستەکانتان لە گەرمکەرەوە لە ساردکەرەوە بە هەموو شێوەیەک بەڵێ ئەو شوێنەی کە ئێمە وەرمانگرتووە بەکاری ئەهێنین بە سپاسەوانە ئیدارەی ناحیە ئەربەد و شارەوانی ئەربەد ئەو شوێنەی پیاوین گەرم کەرەوە گەشت پلەتیتیایە بەڵام کاربار ڕێسی خۆ دەزانین کە چۆن چۆنیە بە هەر حاڵ ئێمە کلوپەلەکان بە شوێژی گشتی لەلایەن کەسانی خێرخواز و خۆبەخشەوە دابین کراوە و هاوکاری مادی ئەگەر بەس هاوکاری مادی بێت هاوکاری مادی ئێمان ڕاستیا زۆر کەمە هاوکاری مادیمان تقریبان نییە تەنیا کۆمپانیاگەی بەنای کۆمپانیای والێ بەکەر بەسپاسەوە هەندێک جار بەش بە حاڵی خۆی دەستی بیمانێ ماڵی ئاوا بێت و هاوکاری جۆری تر لە هاوکاری کێمە هەم ئەمێت کەلوپەلان هەندێک ئەسوولایەن و خێرخوازەوانین بۆ لامان چیتان پێویستە لە کەلوپەل بۆی بۆتان دابین بکەین وەکو پایان وەکو کەلوپەل ئێمە دستیان بۆ ئاماداکەین ئەم شتانەمان ئەوێت لەسەر تەخوارەوە ئەوان بتوانای خۆیان ئەو کەلوپەلانەمە بۆ دابینەکەن باشە مناڵان لە تەمەنی چەندەوە وەرئەگرن کاک سەردار لە تەمەنی چەند تا چەند وەرئەگرن ئێمە مناڵان ئێمە بچووتی مناڵکە لامان بێت ئێستا ڕائەنانی پێ بکەین تەمەنی 2 ساڵ و نیوە ئەمە هەر بچووکەکەیانە باشە تا چ تەمەنێک هەتا تەمەنی 10 ساڵ ئێمە لای خۆمان وەرەگرین تا تەمەنی تا تەمەنی 10 ساڵ ئەگەر زیاتر بێت وەری ناگرن یاخود نەقلی شوێنێکی تریەکەن ئەگەر زیاتر بێت ئێمە بزانێکی چەند مناڵمان هەیە تەمەنن لە جاماکردو مناڵەکان شتەکە وازتر بێت جاماکردەوە مناڵەکان چەندیان هەتا 5 ساڵن چەندیان لە 5 بۆ دەن و چەندیان لە 5 لە 2 بۆ 15 و لە 15 بۆ 20 ئەمانمان پۆلیان کردو ئێمە شتێکمان بۆ ئامادەکردوون ئەوانەی کە هەتا 10 ساڵن ئێمە وەرین ڕانیانە پێەکەین ئەوانێک کە لە 2 ساڵ گەورەترێکن و بەرۆ ژووترێکن ئێمە لە هەوڵی ئەویان کە ستافێک دروستکەین بۆ ڕانیانی ئەمانە خۆ دەزانین مناڵانە کە هەتا بچووکتر بن باش کۆنتڕۆڵەکرێن هەل لە ڕووی دەستیش و ڕەنگە چارەسەرەکە باشتریش بێ بۆیان کاریگەریەکی زیاتر بێ بەتاکید هەتا مناڵێت باشتریشی لەسەرەکەی و باشتر ئەتوانی لەسەری بڕۆی بەڵام مناڵێک تەمەنی 10 ساڵ و 15 ساڵ و 20 ساڵ بێت بەڕاستی من هەتا تەنها لەتوانی گروپ خۆبەخشەکە من نیشان نییە کە لە ڕووی دەستەوە بتوان کۆنتڕۆڵی ئەم کەسە بکەن ئەم کەسانە خۆ دەزانین مناڵانە زۆر جار تووڕابن خەڵچوونیان هەیە تووڕەبوونیان هەیە لە ڕووی جەستەوە لە ڕووی هێزی بازووە باڵێن خۆشەکانی من ناتوانن کەسێکی هەرزەکاری 15 لا 20 ساڵ کۆنتڕۆڵکەن ئەوەی کێشەکە ئێمە ئەلەوەیە کە ناتوانین وەرگرین چارەسەرەکانیش بە پێی تەمەنەکانە بێ نزیک بن لەیەکەوە کە لەیەک ڕۆژاوتە بۆ منلە لە ڕۆژەکە 2 کەس وەرەگرن ئەبێ تەمەنەکانە نزیک بێ لەیەکەوە یاخود کێشەنی ئەگەر بچووک بێ بۆ منە 2 ساڵ بێ یاخود 9 ساڵ بێ کێشە دروستەکە یاخود تەمەنەکان نزیک بێ لەیەکەوە باشترە بڵێ ئێمە وامان داناوە ئەو دوو مناڵی کە ئەمڕۆ بۆ نمونە ڕایانانە پێکەیە ئەم دوو مناڵە یەک هەمان گرفتیان هەبێت هەمان کێشەیان هەبێت و هەم لە تەمەنە لێکەوە نزیک بن بە هیچ جۆرەك ئێمە ئۆتیزمێک و داوەستورمێک لە ژوورەکە دانانین یاخود بیرکۆڵێک و شەردەماغێک لە ژوورەکە دانانین و یاخود تەمەنی 5 ساڵێک لەگە 10 ساڵێکا بەیەکەوە دانانین بۆ لەرمان کردووە جامان کردوێتەوە بۆی هەم مناڵەکە باشتر ڕایانانەکان وەربگرێت و باشتر فێر بێت و هەم گروپ خۆبەخشەکەش مامۆستا و ڕایانەرەکەش باشتر بتوانن کۆنتڕۆڵان بکەن بێگومان کاک سەردار فیدباکی دایکان و باوکان یاخود بڵێ دایکان و باوکان تا چەند ڕازین لە ڕێکخراوەکەی بەڕێستان یا بڵێ لە چارەسەرەکان فیدباکی ئەوان چۆنە بۆیەوە دایک و باوکانی مناڵی خاوەن بەیداویست تایبەت ئەسپاس بخوا لە ئێمە ڕازین لە ئێمە ڕازین وەرەکانەکانی ئێمە ڕازین وەرەیشەکانی ئێمە ڕازین و ئەوان بە شێوەیەکی گشتی ئەیانەوێ خێرخراوێک بێتە ئارەوە کەسان بێتە ئارەوە تۆزێک ئازار و مەعانەتی سەرشانەکەم بکاتەوە لە ڕاستیە یعنی ئەم مناڵانە پێویستیان بۆیە لە ماڵ بێنن دەرەوە پێویستیان بەوەیە شوێنێکە بێ بچن بۆی وە خێزانەکانیش پێیان خۆشە هەل لە ڕووی معنەویشەوە تۆ پێی خۆشە کەسێک هەبێت لە فکری توایە بێت تۆ چەند خۆشەکە بزانێت کەسێک لە فکری توایە لە خەمی ئازارەکانی توە خۆگە هیچیشە بۆ نەکات ئەگەر ئەو کەس هیچیشە بۆ نەکات هەرەوە نەبزانێت کە کەسێکەیە لە فکری توە ئازارەکانی تۆ ئەبینێ هەستی پێەکە ئەمە بۆ تۆ وەرە بەرزکردنەوەیە ئەم خێزانانەش بە هەمان شێوە کاتێک کە ئەبیستن و ئەبین ڕێکخراوێک لە فکری ئەوانەیە لە خەمی ئەوانەیە لە هەوڵی کەمکردنی ئازارەکان ئێوانەیە
ئەمە هەر خۆی بۆ خۆی چارەسەر هەر خۆی بۆ خۆی ئازاشکێنە هەر بۆ خۆی بۆ خۆی وەربەرزکردنەوەی. زۆر باشە هەبوونی ئەم جۆرە ڕێکخراوانە لە کوردستانە بڵێ لە هەرێمی کوردستانە تا چەند گرنگە گرنگەکەی بۆچی ئەگەڕێتەوانی و گرنگەکەی لە چیایە بە شێوەیەکی گشتی بوونی ئەم ڕێکخراوانە گرنگێکی زۆر زۆری هەیە گرنگێکی ئەهەمیەتێکی زۆر زۆری هەیە لەبەرەوەی وەکو پێشتر باسم کردن ئەم خێزان هەستەکەن کەوا خەڵکانێکن لە خەمی ئەوانن ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەم ڕێکخراوانە ئەتوان ئەرشێکی زۆر سەرشانی حکومەت کەم بکەنەوە ئەتوان هاوکارێکی زۆر باشی حکومەت بن خۆ ئەگەر پرۆژەی هاوبەش هەبێت لە بینی ڕێکخراوێک بوون ڕێکخراوەکەی حکومەتە ئەوە کارێکی زۆر گەورە ئەتوان ئەنجام بدەیت بە کولفەیەکی زۆر کەم. من چەند جارێک ئەوم لە هەندێک کۆبوونەوەشتا پێشنیار کردووە کە پێویستە پرۆژەی هاوبەش هەبێت و خاڵی سێم ئەم خێزانانە ئەتوانن ئیسفادەیەکی زۆر لەم ڕێکخراوانە بکەن. ئیسفادەکە لە چیایە؟ بۆی من ئێمە تیمێک دروستەکەین ئەم تیمە سەردانی ئەو ماڵاکات کە منداڵێکی خەبەدارستا بێت هەیە بەڵام نەهاتوو بۆ ڕێکخراوەکە ئێمە لە ماڵەوە کێشەی هەیە بۆ نمونە لە ماڵەوە دەگواک نازان چۆن دەکەم منداڵی مامەڵە بکەن. ئەم ڕێکخراوانە ئەتوان کاریگەرەکانی زیاتر بێت لەسەر خێزانەکان بەمەرجێک ئەم ڕێکخراوانە هاوکاری یەکتری بکەن لە لایەکی ترەوە هاوکاری یەکتری بکەن و هەماهەنگی هەبێ لە بینی ڕێکخراوەکانە چونکە ئێمە بلاخرە تاوەکەر یەکترین و هەمووان دەستمان ناوەتە ئەو ئەرکە قورسە و کە بەتاشیت پێویستیمان بە هەموویەکە هاوکاریمان هەبێت لە بینی خۆمانە خودی ڕێکخراوەکان وەرەگە حکوومەتیشە. دەستەکانە خۆش بێ بە ئومێدیەوەی کە لایەنی پەیوەندیدار و خێرخوازان بتوانن کە هاوکاری ئەم جۆرە ڕێکخراوانە بکەن. زۆر سپاس بۆ بەڕێز سەردار حەمە ئەمین بەڕێوەبەری ڕێکخراوی دەنگی ئۆتیزم زۆر سپاس مادوومان کردی. بەڵێ ئەزیزانە تەشکاتی هەواڵەکان ئەچینە لای هەواڵەکان و دواترە گەڕێینەوەلاتە. دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق لە شاری بەغدا پێشوازی کرد لە شۆڕژی ئیسماعیل وەزیری پێشمەرگە و خالید شوانی وەزیری هەرێم بۆ کاروباری ناوچەدا بڕێنراوەکان و وەفدێکی باڵای وەزارەتی پێشمەرگە و سەبارەت بە دواگۆڕانکاری ئامنیەکانی عێراق گفتوگویان کرد. بافڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بارگای مەکتەبی سیاسی لە هەولێر بە ئامادەبوونی سعدی ئەحمەد پیرە و هەرێم کەمالاغا و ئاڵا تاڵەبانی ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی زنجیرەیەک دیدار و کۆبوونەوەی دیبلۆماتی لەگەڵ کۆنسوڵی وڵاتانی فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکا ئەنجامدا و تاکیدی لە گفتوگۆی جددی و بنیادنەرانە لە نێوان هەرێم و عێراق و لەسەر بنەمای دەستور کردەوە. با سەرۆکایەتی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و بە ئامادەبوونی سەرۆکی پەرلەمان و حکوومەتی هەرێم و سەرکردەی لایەنە سیاسیە سەرەکیەکان و بە بەشداری وەفدی دانووسانکاری هەرێم بۆ پێکێنانی کابینەی حکوومەتی عێراق کۆبوونەوەیەک ئەنجامدرا. لە شاری هەولێر قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم لەگەڵ وەفدێکی سەربازی و دیبلۆماسی ئەمریکی کۆبەوە کە پێکاتبوون لە گریگۆری کرۆدەر بەرپرسی نووسنگەی هەمانگی ئەمنی لە عێراق و ستیڤن ڤەیگن کۆنسوڵی ئەمریکا لە هەرێمی کوردستان و وەفدێکی هاوڕێیان. ئاواد محەممەد قایمقامی قەزای سلێمانی لە لێدوانێکدا بۆ کەناڵی گەلی کوردستان تاکیدی لەوە کردەوە بە هیچ شێوەیە قەیرانی خواردن و سوتەمەنی لە سلێمانی لە ئارادا نییە. لایخۆشیەوە سیروان محەممەد سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی لە لێدوانێکدا بۆ کەناڵی گەلی کوردستان تاکیدی کردەوە کە بە هیچ شێوەیەک کێشەی کەمی خۆراک لە سلێمانی نییە و تەواوی گەنجینەکانیش پڕن لە خۆراک. بامەبەستی تاوتوێکردنی دۆخی ئەمنی لە سنووری پارێزگای دیالە بە گشتی و بە تایبەتی سنووری حەوزی حەمرین موسەنا تەمیمی پارێزگاری دیالە بە ئاوڕێتی دلێر حەسەن سایە قایمقامی قەزای خانەقین لەگەڵ تەواوی سەرۆکۆزەکانی سنووری پارێزگای دیالە و حەوزی حەمرین کۆبەوە. بامەبەستی ئاگاداربوون لە ئامادەکاریەکان و چۆنێتی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەلایەن وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمەوە وەزارەتی تەندروستی و لیژنەی کاروباری تەندروستی لە پەرلەمانی کوردستان کۆبوونەوە.
بەڵێ خۆشەویستان لە ئێستادا راپۆرتێکمان ئامادەیە لەسەر مامەڵەی یاسایی بۆ خانوە بێتاپۆکان لە کەلار هەروەک دەزانین لە نەک هەر لە کەرا لە چەند شوێنێکی تریژە لە هەموو شارەکان کە چەند خانووی یان لە چەند ناوچەیەکدا خانووی بێتاپۆ هەیە کە ئەم خانوە بێتاپۆیانە وا پێویستەکە کە ڕێکاری یاسایی یاخود مامەڵەی یاسایی بگیرێتە بەربۆی با پێکەوە بینەری راپۆرتەکە بینە دواترە گەڕێنەوەلاتە. بەیانتان باش دیارە ئێستا ئێمە لە سەرۆکاتی شارەوانی کەلارین لێرە چەند ڕۆژێکە ئاگداری بۆ هاوڵاتیان کراوە کە ئەو هاوڵاتیانەی کە لە خانوەکانیان یان مڵکەکانیان تاپۆ نییە لە ماوەی 120 ڕۆژە سەردانی شارەوانی کەلار بکەن و داواکاری پێشکەش بکەن بۆ تاپۆکردن. ئەمە و چەند بابەتی دیکە هەیە کەمانەوەی لەگەڵ سەرۆکی شارەوانی کەلار کاکە ئەکرەم تاوتێ بکەین کاکە ئەکرەم فەرموون بێتە ئێرە لە تاپۆکردنی گەڕەکانەوە دەست پێ بکەین. ئێوە لە ئێستادا دەستان کردووە بە وەرگرتنی داواکاری هاوڵاتیان تا ئێستا هاوڵاتیان هاتوون بەدەم ئەو داوای ئێوە و ماوەکەیان چەنەوە ئەو گەڕەکانە کوێن کە تاپۆکردنەکە ئەیانگرێتەوە. بەڵێ ئەم کاتتان باش دیارە دو بە دوای بڵاوبوونەوەی یاسای ژمارە 3 ساڵی 2019 سەبارەت بە تەملیکردنی ئەو خانوانەی کە بە زیادەڕەوی دروستکراون یاخود تۆمار نییە بە ناو خاوەنەکانیانەوە لە سنووری شارەوانەکانە یەکەم کۆبوونەوەی کە لە دیوانی ئیدارەی گەرمیان ساز کرا و لیژنەی باڵا دیاری کرا. دواتر ئاگاداریمان بۆ ئەو هاوڵاتیانەی کە خانۆکانیان تۆمار نییە لێدا بێن داواکارەکانیان تەقدیم بکەن چونکە بە پێی یاساکە لە ماوەی 120 ڕۆژە بێ ئەو هاوڵاتیانە داواکارەکانیان لە ڕێگەی یەکە ئیداریەکانەوە ئاراستەی سەرۆکایەتی شارەوانی کەلار بکەن بۆی خانۆکانیان بۆ تەملیک بکرێ. دیارە ئەو گەڕەکانێک کە بەپی ئەم یاسا سوودمەند ئەبن سەرجەم ئەو خانۆ زیادە ڕەویانن کە ئەکەونە ناو سنووری شارەوانەکانەوە چ ئەو خانوانە بێ کە نەخشەی بنەڕەتیان هەبێ یاخود نەخشیان نەبێ و مەرجیش نییە هەموو ئەو خانوانە تۆمار بکرێن ڕەنگە بەشێکیان هەڵبگیرێنەوە قەرەبوو بکرێن خانۆ خاوەنەکانن قەرەبوو بکرێن و بەشێکی تریشان تۆمار بکرێن. دەسوبردکردن و پەلەکردن لەمە تەنها بۆ ئەوەیە کە هاوڵاتیان بتوان لە ماوەی ئەو 120 ڕۆژە فریا بکەون داواکارەکانیان پێشکەش بکەن. دوا بە دوای داواکارەکان دیارە ئەبێ لە ماوەی 1 ساڵان نەخشەی بنەڕەتی شارەکان جیاکردنەوە نەخشەکان تەواو بێ و یاساکەش بۆ ماوەی 3 ساڵ بەردەوامە بێت. گەورەترین گەڕێکی ئەوەی زیادە ڕۆ ئەبینین گەڕێکی حەمرینە ئەوانش ئەکرێتەوە بەدڵنیایەوە هەموو گەڕەکەەکانی شاری کەلات بە پێی ئەم یاسا سوودمەند ئەبن بەشێکیان بە قەرەبووکردنەوە و بەشێکی تریشان بە تەملیکردن. کاکەکرم ئەوەی کە زیاتر بۆ نەبەرچاوە لەم دوایانە باسی لێوە کرا ئەو پرۆژەی سەرڕووباری سیروان بۆ ئەوە گەیشتە چی کارکردن تایە بەردەوامە جاربەجار هەواڵی ڕاوەستانی پرۆژەکە بیسین. کارکردن لەو پرۆژە بەردەوامە دیارە ئەو پرۆژە برگەکانی زۆرن لە بڕگەی ئاوەڕۆیە کارەبایە و ئاوە و کارکردنیش لە وەرزی زستاندا تۆزێ بەهۆی بارانباری دوا ئەکەوێ وەکو پرۆژەکە بەردەوامە هیچ کارەکانی ڕانەوەستاوە لە ئێسادا بڕگەی ئاوەڕۆ و پڕکردنەوە ئەوانەی لە قۆناغەکانی کۆتاییە و ئەم پرۆژە قۆناغی یەکەمی لە ماوەیەکی نزیکە تەواوە بێ قۆناغی دووهەمی کە تەواوکردنی شەقامەکەی تاواکو سەر ڕووباری سیروان ئەوش دوا بەدای قۆناغە دەست پێکات و ئەگەر گرفتێک یا ڕاوەستانی بودجە نەبێ پرۆژەکە بەردەوام بێت تا قۆناغەکانی کۆتایی تەواوکردنی ئەو قۆناغی بۆ نەجات دروستکردنی شەقام و قرتاوکردنەکە دانراوە بۆ نەکەی تەواو بێت. قۆناغی یەکەمی بەڵێ ڕەنگە لە دوومانگی داهاتوو قۆناغی یەکەمی کۆتایی پێبێت چکە ئەم شەقامە تەنها دروستکردنی شەقامەکە نییە دوو بەشە. ئەو بەشەی کە لەسەر ئەستۆی حکوومەتە دروستکردنی شەقامەکەیە بەو دیزاینێکە دانراوە بەشی دووەمی دروستکردنی باڵەخانەکانەکە زەوی خەڵکە شوێنی خەڵکە و داوامان لەو هاوڵاتیانش کردو کە دەسوبردکەن لە دروستکردنی باڵەخانەکانیان بۆەوەی پێکەوە هەم شەقامەکە و هەم باڵەخانەکان پێکەوە دروست بکرێن. کاگەکرم دوای ئەوەی کە ژمارەیەک زەوی بۆ زیندانیانی سیاسی لە گەرمیان دابش کرا تەنها لە کەلار ماوە ئیشکارەکانی کەلار گەیشتە چی بۆچی تا ئێستا دابش نەکراوە چونکە ئێوە پێشتر کێشەی نەبوونی زەویتانە بۆ ئەو کێشەیە چارەسەر کرا. دیارە هەر لە سەرەتاوە تاوەکو ئێستاش گرفتی ئێمە گرفتی نەبوونی زەوی پێویست بۆ بوون ئەو کەسانێک کە ناوێن هاتوتۆ لە لای ئێمە ئەو هاوڵاتیانن ئەو زیندان سیاسیانن
کە بە فەرمانی ئەنجومەنی وەزیران نزیکەی 980 کەسن کە ئەمری وەرگرتنی زەویان هەیە لە لای ئێمە هەر دوای ئەو فەرمانە بخود لە پێشووتریشە داوامان لە وەزارەتی کشت و کاڵ کردو بۆ ئەوەی ڕوبەری 613 دوانم کوژانەوەی بۆ بکرێت و بخرێتە سەر سنووری شارەوانی کەلار دیارە ڕێکارەکانی کوژانەوە تاوەکو ئێستا تەواو نەبووە دیاریکردنی ئەو 613 دوانمە و دروستکردنی نەخشەیەکی سەرەتایی هەموو ئەمانەمان تەواو کردو چاوەڕوانی تۆمارکردنی ئەو 613 دوانم زەوین بە ناوی سەرۆکاتی شارەوانی کەلارەوە دوا بەدوای ئەوە دەست بە دابشکردنی ئەو زەویانەکەین و ڕێکارەکانی تری بۆ تەواوکەین. دوایین پرسیار بەرزە پردەکەی نێوان کەلار و ڕزگاری بۆچی کارکردن تیا وەستاوەیان ئەوەتانە ئەتانەوێت دیزاینی ئەو پرۆژێ بگۆ دیارە ئەو پرۆژەیە کە دەست بەکار بوو هەندێک تێبینی لەسەر دیزاینی پرۆژەکە هەبوو کە لایەنە پەیوەندیدارەکان لە بەڕۆبەرایەتی هاتوچۆ و لە بزانکۆی گەرمیان نەخشەدانانی گەرمیان بۆ جوانترکردنی پرۆژەکە بۆ دەوڵەمەندکردنی دیزاینەکە و گۆڕانکاری تێیدا پرۆژەکە وەستا ئێستا دەکاری دیزاینکردنی خەریکە لە خۆناغەکانی کۆتاییە و ئینشاڵڵا بەم نزیکانە ئەوش دەست پێ ئەکات. سپاس بۆ ئێوە کاک ئەکرەم سەرۆکی شارەوانی کەلار دیارە هەموو پرۆژانی کە بەڕێز سەرۆکی شارەوانی کەلار باسی لێوە کرد وەکو پرۆژەی ئەو پرۆژەی کە بۆ سەر ڕووباری سیروان دەستی پێ کردووە و کارکردنیە بەردەوامە چونکە جاربەجار لە تۆڕە کۆمەڵاتەکانە هەواڵیەوە بڵاوە بێتەوە کە ئەو پرۆژەیە وەستاوە لە کارکردنیایدا وەستاوە بەڵام وەکو سەرۆکی شارەوانی وتی کارکردن تایدا بەردەوامە بەڵام ئەوەیشی کە تایبەتە بەو بەرزە پردەی کە لە نێوان کەلار ڕزگاریە دروست دەکرێت و کارکردنی سەرەتایی دەستی پێ کرد لە ئێستادا دیزاینەکەی دەستکاری دەکرێت دواترە پرۆژەکە بەردەوام دەبێت واتە نەوەستاوە بەڵێ تەواوی ئەو زانیارانەی کە لای ئێمە بوو ئەمانە بوون. سپاس بۆ هاوکارانم بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە بەڵێ خۆشەویستان ئێستاش کاتی گفتوگۆکردنی تەوەری دووەمی بەرنامەکەمانەکە کۆتا تەوەرمانە ئەوش گفتوگۆکردن دەبێت لەسەر دیزاینی جلی کوردی یاخۆ بڵێ شێوازەکانی جلی کوردی بۆ پێیکە وا وردە وردە لە وەرزی بەهار و لە جەژنی نەورۆز نزیکە بینانێکە جەژنی نەورۆز جەژنێکی کوردیە تایبەتە بە نەتەوەی کورد لە جەژنی نەورۆزە خانمان و پیاوان گرنگێکی زیاتر بە جلی کوردی دەدەن بزانین ئەو گۆڕانکاری ئەو دیزاینانەی کە لە جلی کوردیدا دەکرێت چییە و چۆن دەبێت و بە خۆشحاڵیەوانەیە کە ئێستاوە وردە وردە دەبینین کە بە تایبەتی خانمان گەڕاونەتەوە سەر بەکارهێنانی جلە کللتوریە کۆنەکان هی نەنکیان یاخود هی داپیریان ڕەنگە ئەو جلانی کە لە ئێستادا هەندێکیان بەکاری بهێنن مێژۆکە بگەڕێتەوەوانێ بۆ نیو سەدە یاخود بگەڕێتەوە بۆ سەدەیەک هەر بۆ مەبەستەش ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز شاناز جەمالمان کردووە دیزاینەر شاناز خان سڵاو لەوێ و بەیانیت باش. لەوێش باری ئێوەش باش بێت. زۆر سپاس. شاناز خان پێش ئەوەی کا بچینە سەر بابەتی جلی کوردی و دیزاینی جلی کوردی پێم خۆشە باسێک لە پرۆژەکەت بکەین بۆ پێی کە شاناز خان کەسێکی خۆبەخشە هەمیشە کاری خۆبەخشی دەکات بەردەوامە لە کارەکانی لە ئێستایا خەریکی کارێکی یاخود پرۆژەیەکی بزانین ئەو پرۆژەیەت چییە و لە چه ئاستێکە ئێستا لە چ قۆناغێکە کەی دەست پێ کردو کەی کۆتاییەت سەرەتا کاری خۆبەخشی هەروەکو چۆنەڵی هیوایەتێکی خۆمتیامە دروست بووە پێگومان مرۆڤ گەر نەبەخشێ هیچ شتێکی باشی دەست ناکەی لە ژیانە کاری خۆبەخشەکانم زۆر زۆر بووە بە خۆشحاڵی ئەم ساڵ لە سلێمانی دەستم پێ کردوێتەوە چەند ساڵێکە لە هەولێر بەردەوام بووم هێنامە سلێمانی ئەویش لە چاکسازی گەورانی پیاوانی سلێمانیە کە دەستم پێ کردوە لەگەڵیانە بە چەند کارێک یەکێک لەوانە هاوڕێی ئەزیزم مامۆستا هەرێم بە یۆگایە میدیتیشنە لەگەڵیانە بردننی چەند کەسایەتیەک و هونەرمەندێکە بۆیان بۆ ئارامکردنەوەی دەرونیان بۆ ڕێنمایی سیمینارات و ئیتر دوای ئەمە فتری دوای ئەمە دەزەکەین بە دیزاین چکە کارگەیەکی گەورەی دوورمان هەیە لە ناو چاکسازیە ئەمێ لەگەڵانە کۆمەڵی دیزاین و بابەتیان بەمێ لەسەر دوورین و جلوبەرێک ماوەی چەندێکە دەست پێ کردووە شاناز لە مانگی 12 دەستم پێ کردووە ماوەی سێم بۆ سێ مانگە ڕۆ کۆتاییەکە دیار نییە جارێ نەوەڵات چکە نامێزارە کۆتایی هەبێت باشە بۆچی چاکسازی گەورانی پیاوانە هەڵبژاردیان بڵێ بیرە لەوە نەکردوێتەوانێت چاکسازی گەورانی ژنان یاخود نەوجوانانی شەڵبژێری هەولێر ماوەی 2 ساڵ بە خۆبەخشی مامۆسای چاکسازی ژنانی هەولێر بووم هێتی بیرم کردەوە بۆ هەر پیا خزمەتی ئەمە بکە بامەش خزمەتێکی ئەوام بکەین و باشنێکە بێ کە حەسکە یارمەتی پیاوان باگەر چی لە ناو چاکسازی شابن یا حکوم چکانی لای من حکوم دراوەکانن کەسانێکن کە
تاوان و قورسایەکی زۆریان لەسرە هەوڵم ماوە تۆزێ فشاری دەرونیان لەسەر کەمکەینەوە بۆ مانایی کە ئەوان لە چاکسازین مرۆڤێکی باشتر بێنەوە ناو کۆمەڵگا جارێک. جۆری مادەکانیان دیاری نەکراوە شانازخان لە بەشداریکردنی پرۆژەکەیە؟ مادەکانی کارەکەی ئەوانە بەسمەوەیە بڵێ ئەوەنی هەریەکان بە پێی مادەیەک حکم دراوە جۆری مادەکانیان دیاری کراوە؟ بەڵێ ئێستا ئەوانی کە من کاریان لەسەرەکەم بەشی مخەدەراتن لەگەڵ ئەوانە کارەکەین دواتر ئەوانی تر قەتڵە بۆ زیاتر حکومەکان ئەوانن تیرۆرەکانن ئەمانە چکە هاتنە دەرویان زۆر ئەستەمە و چون بۆ لاشیان زۆر ئەستەمە ئەبێمە ڕێگای بدۆزینەوە کە هیچ نەبێت دەواازەی و دروستکاییەکان پێ بەخشین کە جارێکوانش مرۆڤ وەکو مرۆڤێکی ئاسایی تێکەڵای کۆمەڵگا بنەوە. بێگومانم کارش پێویستی بە مۆڵەت وەرگرتنوانش هەبوو. بێگومان مۆڵەتی فەرمیم هەیە بەڵێ. زۆر باشە دەستەکانە خۆشوە ئێستا بێنە سەر بابەتی سەرەکی بەرنامەکە سپاس دەکەم نمونەت زۆر بێ باس لە جلی کوردی بکەین شانازخانەوەی بۆ پرسیارە دەست پێ بکەم بە پرسیارێکی گشتی لە وەرزی بەهارە ئەکرێت کە هەرچەند وەرزی بەهار کەشوهەوایکی تا ڕادەیەک ساردی هەیە ڕەنگە هەنێک ساڵ جوێکی خۆش و گەرمیایی بە زۆر جاریش جوێکی سارد و باراناوی هەیە ئەکرێت جۆرە جلێک بۆ هەر چوار وەرزەکە لەبەر بکرێ یاخود جلی نەورۆز یان جلی بەهار دیاریکراوە و جیاوازە. زۆرم پێخۆشم بابەتە کە بازەکرێ بەڕاستی ئێمە کێشەمان هەیە تا ئێستا ئەتوانم بڵێن تا ڕادێکی باش چوینەتە پێشە لە جلوبەرگی کوردیە بەڵام جلوبەرگی کوردی تەنها دیزاین و ئامادەکردن نییە زۆر شتێکی هەیە بە ئێمە لی بزانین بۆ نمونە بە پێی وەرزەکان ئەبێ بزانین ئەو پارچانەی بەکارێنین وەکو جەناب باسی کرد وەرزی بەهار سابت نییە وەرزێکە متمانی پێ ناکرێت هەم لە سەرما هەم لە گەرما هەم لە تەڕی چکە و ئەرزەکە تۆچیتە دەشت و دەرتەڕە بەڵام ئەبینم بەداخەڵ کۆمەڵێک کە جلی تەنکە با لە بەریەکە ئیتر وازانێ تەواو دنیا بێ جلی گەرم فڕێ بیت و بەهارەویەتەوە تووشی بە تایبەتی لە مەختا کە خوا بە دووری بگرێت لە هەموو کەسێ ئەم پەتایە بڵاوە ئەوە باسێکی زۆر زۆر حساسێمە باسی بکەین بۆ نمونە بلوسێکی گەرمی لەبەرای لە ماڵەوە چاکەت و گۆرەی لەبەرەکە ئەبینی بۆ نۆرۆز خۆی ڕوو دەکاتە و جلێکی تەنک لەبەرەکە و جعادەتەن سەیرانیش نە لە نیوە بارانەکە دانەکە یعنی گەرەمە نەبێ ئەبێ ئەو بارانە داکا لەشی تەڕەبێتەوە ناو سیارەکە گەرمی لێە دابەزێ هەوا لێ ئەمە وای لێکە کۆمەڵێ ڤایرۆس و پەتا و دوور بێ سەرمای وەرزی بچێتە گیانی ئەو کەسەوە ئێمە بۆ خۆپاراستن لەم بابەتە ئەبێ بگەڕێنەوە بۆ سەردەمی زوو استفادە لەو بابەتانە بکەین کە لەبەریان کردووە گەرچی سەردەمانێکی زوونە تەکنەلۆژیا هەبووە نە کۆمەڵی شت هەبوو بەڵام لەگەڵەوە شعاسی و شاریان زۆر زۆر بەرزتر بوو لە ئێستا بە تایبەتی لە جلپۆشینی لە ساڵانی زووە شانازخانەوەی کە زۆر بەکار ئاهات کەوا بووە یان هێلە یا سەڵتە کامێک لە جلەکان لەبەرەکرا خۆی لە ساڵانی زووە کەوا لەبەرکراوە بەڵام کەواکە چۆن بۆ هێناویانە بەهارەش و زستانەشیان تێکەڵ کردووە یعنی لە هەردوو حاڵەتێکا کەوا هەبووە زستانە بووە کەوای ناولۆکە بووە بڵێ ناوەکەی بەرار بووە کەوای بەرار بووە کەوای ناولۆکە بوو ئەمانە هی زستان بوون سەڵتەی ناولۆکە بوو عینەشت چەفتەی گەرم ئێستا چەفتەکانمان ئێمە تەنکەکە لەبەریەکەین جاران چەفتەی تەنگ ئێستا چەفتە بەکاریە شانازخان بێگومان ئێستا بە خۆشحاڵی و زۆر زۆر بەکاریە بەڵام ئەیش وەرزی هەیە چەفتەی تەنگێ بەڵێ چەفتەی ئەستور هەیە من نانکەم خوا ئافریکا لەگەڵە مولایەک هەتا مردیش چەفتەی ئەستور و قەیفەنەوە لەبەری ناکرد ئەوی لەبەری پشت و گورچی لەم جوانە سێبانگە بە کۆن بۆی سەرمای نەبێ هەوا لێنەیە بەڵام ئێمە چین چەفتەیەکی تەنگ لەبەرەکەین کراسەکەشتان کە ئەمەش سەرما ئەچێتە ژوورەوە بۆ ئەوەش لە سەردەمی زوو ئەمێستا ئەم جلوبەرگە کۆنانە مەری خۆمە بۆ سفەتی خۆم لەسەر کار لەسەر کولتور و جلوبەرگەکەم ئەمانە تەمەنێکی زۆر زۆر مێژەکانە گەڕێتەوە بۆ لە سەیەتەوە خوارێ ئاوە لە سەدەیەکەوە زۆر زۆرە ینی هەرچەنە من نازم لەوچێ زۆرتریش بێتەمەنیان بەڵام نەکو عشقێک بۆیان کۆیانەکەمەوە لە شوێنانەی کە مەسەلەن دانراون ئیهمال کراون من بە پارێکی زۆر دەتوانم بڵێم ئەمانەشم دەستکەوتووە بۆی سوود وەرگرم لەو بڕین و لەو بابەتانی کە بەکار هاتووە لەو سەردەما ئەوە خۆی زۆر بڵێ بۆ منە ئەم کەوایمان هەیە ئەم کەوایمە کەوای بەهاریە ئەگەر بێت بەڵێ ئەها لێرەوە بەری پێوە یعنی هەتا ئێرە پێوەیەتی لە ناوە بەڵام لێرەوە تەنک بۆتەوە یعنی حسابی خوارەوەی تەنکە بەڵام لەسەرەوە هەتا پشتی لە ژێرەوە بە پارچێکی گەرم دای پۆشی بۆی هەوا ئەوکو باسم کرد ئەو ئارەقکردنەوەیە تەشەنجاتێکی خراپ دروستەکان لە مەرزە بۆ ئینسان هێنایانە بە قماشی کودەریش کردوانە کودەریش لە ساسە لۆکەیە بۆی ئەو ئارەقی لە شە هەڵ یعنی هەڵ قماشە چی پێ ئەڵەن شانازخانەکە زانیاری تەبێ پێڵێن بەڵێ ئەمە لە کوێتەوە هێناویانە خۆی هندی بۆ لە ئەسڵا
ئێمە سەرچاوی هەموو بابەتەکانمان کە هاتوۆتە دەستمان بەو سیفەتەی کە عێراق چۆنەڵی ڕێگای ئاوریشمی پیاڕۆشتووە طريق الحرير هبوا لسردمي كونا كهم تاجر كان بيعرشتون طريق الحرير اللي كورشوا بتعملين ببغات يا بريوا هرشي تاجر كان ابو هاتونا تأوي ام جلو برجانج لهند وهات ولا قوقاز وهات ولا مثلا كالي هاتو كويتي خو اصل كويتي نبوا لهندستان وهاتو تكويت او كاتكم ملكسان هبوا ككاريان كردو لولاتي كويت هندستانیش دائما بەوە ناسراوە کە دائما حەزیان لە ڕەنگە بەڵام ئەگەر دیقەت بێ ئەم بابەتانیان زۆر بە قیمەتتر و جوانتر دروست کردووە قەیفە مەسەڵەن قوماشی قەیفە کەیسە بە خۆشحاڵی و زۆر بەکارێ قەیفە قوماشێکی بەریتانیە ئەگەر دیقەت بین ئێمە هەر مەلەکیشە هەرچی عەبای پاشا و شوێنە مەلەکیەکانە بین بە قەیفە کراوە کەواتەمە لە بەریتانیاوە گەشتۆ بەدەستی ئێمە بۆ حکومی کە بەریتانیا داگیری کردوین کۆمەڵە تەسیراتی هەبوو لە سەرمان ئەتوانم بڵێم زانیارێکی باشم هەیە لە سەروانە کە لەکوێ هەموو شاناز خان باسی وڵاتی هیندستانمان کەوتمان ئەوان زۆر حەزیان لە بابەتی ئاڵوواڵایە لە ئێستەیە قوماشی حازری هەیە چنراو لە هیندستانەوە یەتە ئێرە پێم خۆشە باسێک لە جیاوازی ئەو چنینە بکەی کە لە کوردستانە ئەچندرێت سەر زۆرێک لە خانمان کەواو هێلک و سەڵتەکانیان ئەچنن لای دیزاینەرەکان جیاوازی نێوان ئەو چنینەی کە لە کوردستانە ئەکرێت یاخود ئەو قوماشی کە بە چنرایی لە هیندستانەوە هەیە جیاوازەکان لە چیە؟ بێگومان جیاوازەکان زۆر زۆرە تۆ دیقەت بە ژنێکی خانوێکی کوردانیش تۆ لە ماڵەکەی خۆیان بە هەموو دڵی خۆی قوماشەکە هەڵەبژێرێ پولەکەکان بە دڵە کڕێ چکە من خۆمە و کاراکەم ئەزام کاری دەستی چەند بە دڵ و بە ڕۆحەکرێ و زائیدەن بەخواستی خۆت بۆ دروستەکە تۆ مەسەلەن باڵات بەرزە نابێ گوڵی کراسەکەت گەورە بێ ئەبێ گوڵەکانی کەمتر بێت مثلا لەشت لە بارێکی قەڵەویە نابێ ئەو خەت و گوڵانی تیاتی لە پانی بێ ئەبێ لە بەرزی بێ یا مەسەلەن من هەنێ جلم بینیەوە کە لە هیندستان و تەنانەت ئێخەی کراسەکەشی ئامادە کردو بوون ئێخەی کراسی جلی کوردی بە پێی دەموچاوەکان فەرقەکات ئەگەر دەموچاوپان بێ نابێ ئێخەی خڕ لە بەرکەی نابێت چوارگۆشە لە بەرکەی چکامانە شکڵت تێگە هەنێک ئەوانە شاناز خان دیزاینەرەکان اختیاری ئەو جۆرە یەخە و هەڵبژار ناکەن یاخود خاوەن کراسەکە بڵێیان ئەزانی چۆنە یەک شت هەیە لێرە تا ئێستا وڵاتی ئێمە فەرقی دیزاینەر و خەیات ناکات ئەو من چەند جارێکیشم قسەیەم کردووە ئەبینی کابرا خەیاتە یا ژنەکە خەیاتە جلە درێک سەر خۆی ناوێنە دیزاینی مەسەڵەن گوڵ دیزاینەری نازەم شاناز نەخێر ئەمە تۆ خەیاتیت خۆی خەیات مهمەکەی قورسترە لە دیزاینەکە دیزاینەکە تەنها ڕسمەکات چۆن بە جوانتر پێت بڵێم ئێمە مهندیسمان هەیە مەدەنیمان هەیە معماریمان هەیە تەنفیزمان هەیە ئەمانە لە کوتامی مهندیسە بەس فەرعەکانی جیاوازە مهندیسی مەسەن معماری نایەت لەسەر مەسەرەن مهندیسێکی مەدەنی کار بکە ئەو کاری خۆتی و کاری خۆیەتی ئەمە ژوای کردو کە کارەکە سەرکەوتوو بێ بەڵام ئێمە هەموویمان تێکەڵی یەکتری کردووە دانیشە کراسەکەدا ئەدرو یەکسەر لێ من تەواو خۆشم ئەیدروم خۆشم دیزاین یەکەم ئەمە کێشەکە دیزاینەر نابێت دوورمان کە نابێت دەستکاری زۆر شت بکە ئەبێ بەس تەنها لەم حەکوم زانیاریەکە بە خەیاتەکە تەطبیقیەکە بێگومان هەمووی تەواوکەری یەکتریە ئەگەر کارەکان ئەوە بڕۆ ئیشەکە زۆر باشترە بێ چکە گەر تۆ دیقەت بێ هەم دیزاینکە هەم دیکۆر بکە هەم بیسنێمان دوو ئەبێ ناتوانێت تەرکیز کاتە سەر ئیشەکە بە تەواوەتی زۆر باشە شاناز خان باسی ئەوەت کە کاگەر یەکێ زائیفە نابێت گوڵەکانی پان بێت و ئەگەر یەکێک دەموچای خڕبێ نابێت یەخی کراسەکەی خڕبێت ئەویش خڕبێت و چارگۆش باشە ئەی لەسەر هەڵبژاردننی ڕەنگەکان بڵ پێستی وا هەیە ڕەنگی کاڵەیان ڕەنگی ئەسمەرە گەنم ڕەنگە ئەم هەڵبژاردننی ڕنگانە تا چەند گرنگە لەگەڵ پێستی کەسەکە یا بگونجێ ئەوەش دیزاینەرەکان باشترە زانن یاخود ئەو کەسێکە خۆی ئارەزوی چ جۆرە قوماشێک چ جۆرە ڕنگێکەکە هەڵێ بژێرێ ئێمە کێشەمان هەیە کە جلی کوردیە چینە دوکانەکە یەکسەر بە دڵمانای کڕین و لەبەریەکەین ئەمە ڕاستە بەڵامە بێت تۆ زۆر شت لێک بیتەوە لۆچێ بە کەسێکی ئاسایی بە دڵی بێ ئەگەر دیقەت بێ پارێکی زۆر زۆری پیا و یەکجا لەبەریەکە لەوانە خۆدە حاڵەتەوە بەسەرات بێ بڵێترە و جلە لەبەر ناکەمەوە سەرێکی فۆتویەکی پێوەگرێ ناشرین دەرەکەوە خۆی ئەما کوێتەوە سەر دوکان نارەکەش ئەگەر ئەو کەسانە کە قوماشەکان نەفرۆشن کەسێکی شارەزا لە دوکانەکانیانە هەبێ بۆی ئەو کەسەر زەرێکی زۆریان لێ نەکەوێ بۆ نمونە تۆ ئەچیت حەزەکەی لە جلێکە پان و پۆر دەرکێ قعاتەنجلی کوردی ئەبێ لەش پڕکاتەوە سێرەکی قماشێکە داتی هەمووی خەتی تای بۆ خواردن کە زائیفە دەکا یا مەسەلەن تۆ لە زستانیت قماشێکی زەردی لیمۆیی دەهاتێ بۆ نمونە ئەم ساڵ مۆدی زرد بوو ئێمەدی زرد بوو بەس نەمانەوە چاوەرزەکە لە بەریکە
کاتێکیە زەرد قماشێکی هاوینەیە برۆنز دەردەخە پێستە تاریگەکە یعنی ئەمان یامەسەر بووکە گەبینی ئەسمەرە لە ڕۆژی بووکێنیا بینی جلێکی سووری تێر لەبەرەکە ئەمەون کە شکلی داماوەکە کۆمەڵە مکیاجی بۆ ئەکان چەند خەریکێ بن نایهێنەوە تایم خۆی کێشەکەش لە فەیسی ئەو کەسانیە بگرە خۆلانە زۆر ناسکتر بێگەر جلەکەی بۆ بگۆڕی لە هەڵبژاردننی ڕێگەکە بێگومانە سا تۆ دیکۆری ئەم شوێنە ئەگەر دیکۆرەکە جوان نەبێ ڕەنگی ئەم جلانە دەرناکەوێت یعنی ئەمانە ئاسێکی وەشیارە گرنگە هەمومان بزانین لەسەری زۆر ئاسایە گەر خۆت نازانی بخوێنەرەوە ئێستا بە خۆشحاڵیۆنگەی خۆت بەشتی لاوەکی لە تۆڕە کۆمەڵایەتەکان خەریگەکەی یاخود ڕاوێژ بە دیزاینەرەکانیش بکات ئەوانیش زانیاری باشیان لای لەسەرەوانە ئەزان چۆنە چنوورخانۆکو پێم وتی دیزاینەرەکانمان نەگەیشتونەتەوە ئاستەکە لە 100% بڕیا لەسەر شتەکان بات وەکو پێم وتی ئێستا کۆمەڵە پێی دروست بۆ لە سوۆسیال میدیا هەمووی خۆی ناوناوە دیزاینەر هەرێکە کارێکە کا بە خۆی لە ماڵان وێنەیەکی ئەگرێت و لە پیجەکەی مەسەن کڵاو پولەکەی پێوە کاڵەمە دیزاینەرم دیزاین فەرقەکات تو ئەم کڵاو پولەکەیە لە ساڵی هەفتەکان کراوە ئەگەر بگەڕێیتەوە بۆی ئێستا نەکراوە کەواتەمە دیزایانی تۆ نییە من ئێستا خۆم ناتوانم نابنم دیزاینەری ئەم جلانە ئەمە هەیە من تەنها تازەکەرەوەی تیا ئەەکەم مەسەلە نوێگەری تیا ئەەکەم ئەوەش ئاسەیە گەر خۆمەکو دیزاینەرە حەسکەم کارێکی تیا بگۆڕم ئەوش بۆ ئاسانکاری ئیشەکە نەک دەستکاری جلوبەرگەکە بکەم چکە جلوبەرگی کوردی نابێت دەستکاری بکرێ ئەوژەوەی هەنێشتی بۆ ئاسانکارێکی مەسە مناڵە فەقییانەکەی درێژە بۆی کوردەکەیتەوە یا خۆم ئەوەم کردووە مەسەنە لە زۆر بەرنامە فترێک ناساغ بووم ئەمەلیاتێکم هەبوو نەمەتوانی ئاوڵ کراس بەکاربێنم ژێکراسی درێژم ئەکرد لە جەرج لە کوردیەکانەوە یعنی ئەمانە ئاسایە بەڵامەکی کە دەستکاری بکەی نابێت دەستکاری نابێت شانازخان ئەماژەیە بە وەشکی بزانین ئەمە چی هێناوتەرەکە خۆتە ئەمە کۆمەڵی خشتشم هە لێرە داناوە ئەمە لو زنجیری کۆنا ئەوەش هێلومێخەکە کە بەکارات و کۆمەڵی بەردی لەسرە ئەمە ژەر گوڵێکی قەیمیە کە بۆ ڕازانەوەی جلەکان بووە من ئەمەش هەر مێژۆکە گەڕێتەوە بۆ سەدێک و نیو سەدا ئەمە زۆر کۆنا ئەمە ئەتوانم بڵێم بگەڕێتەوە بۆ مەنتیقی خۆراسانی کوردەکان کە هاتۆتە ناو ئێمە چکەمە هی خۆمان نەدروستمان کردبێ خشلەکان هیچی خۆمان نەبووە ئێمە جوولەکە هاتۆتە ئێرە دیزاینەکان هەموو هیچ جوولەکە بۆ کردێتی لیرەی کە بەکاریە بەجلۆ لیرەی عوسمانەکان بۆی تورک بووە کە هاتۆ بۆ ئێمە توان بڵێم شتەکان هەمووی وەرمانگرتۆ لە دراوسەکانەوە کە تێکەڵ کرا و دواتر بەکارهێنان تەسی دراوسەکان هەبوو لە سەرمان مێخەک کە بەکاری ئەمە لە زۆر وڵات مێخەک بەکاریە هەتا ناکورد بەکاری نایەنێ لەبەرەوەی کۆمەڵە سوودی هەیە هەم بۆ بۆن ئەوانیش هەر بۆ جوانکاری وەکو ملانکە بەکارێنن بەڵێ ئەمە ئێستا زۆر مۆدێتیوە کرێ بڵێ ملانکێکی کوردەوارێ بەزەمە لە کۆناکە بەکار هاتووە بۆ مەسەن ئازاری دانیە شاوەیەکێکی لەمە کردو تۆخسێتە سەردانی چکە بەنجە ئەمە هەج ئازاری ناودەم لە برینێگە بێ بەنجیە کاوزای دەن بۆ خۆشکەر بۆ بۆ جلەکانیان ڕوتوبەتی هەڵمژیوە مەسەن ئەو سامۆرانە هەبووە ئەو شتانە نەیانتوانیوە بێنە جلەکان ئەمە شەر بابەتی دوگمە دۆڵا بوو ئەمە شەرە گەڕێتەوە بۆ ئەو مانتیقەیە زۆر کۆنا وەکو پێم وتی مانتیقی خۆراسان و بەلوجستان و ئەو مانتیقانە بووە ئەمەش لای گیرەیە ئەو لیرانێکە باسم کرد بۆت بەڵێ بە شێوازی زی و سەر و کڵای فێستی کۆنیان پێوتووە کە دروستیان کردو هەم بە لیرە چنیویانە هەبوو توانای باشتر بوو بە ئاڵتون کردوێتی هەبوو بە زیو کردوێتی هەبوو بە مادەیەکی هەرزانتر بەکاریەنەوە زۆر باشە شانازخان پێم خۆشە باز لە شتێکین کە ڕەنگە بڵێم تەواوی پرۆگرامەکە لە شتێکا کۆبکەینانێ ئەویش مەرجە کڕینی جلوبەرێک نرخێکی گرانی پێبیت یاخود بڵێ جوانەکەی لە گرانەکەیە ئەگەر بە پارێکی زۆری پێبیت و دوو وەرەقە و سێوەرەقی پێبیت جوانتر دەرەکەوێت لە قوماش و یان قاتێکە بیکەی 30,000 یا 40,000 تێبچێت هیچ کاتمە لەگەڵ گرانیا جلانە بم من خۆم جلم کردە 10,000 تێچوە ئەتوانم ڕەنگە زۆر جوانتریش بوو بێت لە گەورەترین ئیشیشەوە پێوەی کردومە زۆر بە جوانی و بە شانازیشەوە وەکو باسم کرد ڕێخستنی جل پێویستی بە پارە سەرفکردن نییە بەداخەوە فترەی کەیتە بەرەو نەورۆزە ڕەنگە بڵێ ئێستش ئەو حاڵەتە ڕوویاوە کە خۆیانە خەنە ژێرباری کۆمەڵە مەساریفەوە پارەیەکی زۆرەوە یا ساڵۆنێکی زۆرە یا مێکەپە یا تەجمیلە ئەم شتانە وڵی کەسی خۆی جوانە بێشتی جوان نابێت حەزەکەم لێرە ئەوی پێ بڵم دووهەمینی پێویست بەوە ناکاتەوە خۆ سەغڵەتکردنە بکە یعنی بگەڕێ من بلعکەس ئێستا خۆزگە دایکم دەکراسی ئاوای هەبووە لە بەرم کردا چکە ئەمە ئەگەر تۆ دیقەت بێ هەرشتێکی زۆر دەگمەنی خۆشتە خۆی کللتور لە هەموو وڵاتێکە هەتا کۆن بێ قیمەتی بەرزترە بێتەوە هەتا مەسەلەن مێژۆکی بگەڕێتەوە بۆ زووتر تۆ بە شانازیەوە ئەڵێ ئەمە مێژووی باوە با پیران مەکە لە بەریان کردووە
هیوادارم بۆ ژنان و بۆ کچان و بۆ خانمان دەست لەو شتا هەڵگرن من چەند جارێکەش باسم کردووە با بچنەوە بەسەر کەنتۆر و دۆڵابەکەیانە بگەڕێن کە هەیەە ئەو پارچە جلانی کە هەیە ێستا لە بەریراکەن ئەتوان بەکاری بێنەوە ئەگەر هی خۆیان نەبێت دایکیان دراوسیان بێ کورە فڕیرا بێ مەسەرەن شوێنمان هەیە لە سلێمانی سا بینم جلیتی ئافرۆشێتەوە دانراوە قەیچێکە زۆر ئاساییە ئەگەر تۆ بچی ئەو کڕی لە بەریکەیتەوە پارەت نیە یعنی مەجنێت و ئیلا خێزانەکەت بخەیتە ژێر فشارێکەوە ئەبێ من دەستێ جلی گرام کڕم ئەمە دەرکەوێ لە خانمان زیاترەوەکەن بە تایبەتی کاتێکە نزیکی تەخەڕوجی خوێندکارانیەتەوانێ پارەیەکی زۆر بەداخەوە کە ئەڵێم من خۆم ئەناسم جلی کردو یەکجار لەبەری کردو فڕیاوە ئەتوانم بڵێم نەیتوانێ و پارەی قماشەکەشی تا ئێستا بەرێ بۆ خۆمە خەمەژێرم حاڵەت ئێمە کراسی سادەمان هەیە ئەگەر بۆم باس کردی ئێمە بەداخەوە کە ئەڵێم نە بەرنامەیەکیوامان هەیە لەسەر دیزاین قسە بکە نە بەرنامەیەکیوامان هەیە هۆشداری با بە خەڵکە کەسێکی وا مختصمان هەبێت جەنابەت پرسێکی پێ بکێ بڵێ من ئەمێ دەستێ جل بکەم بەڵام 20,000م پێەیە یعنی ئەمە عیب نییە ئەمێ لەو هیچ نەبێ بە 15 دەرچم ئەمە زۆر زۆر باشزاریشی بۆ بمێنێت بێگومان بۆی پێ بمێنێت بە تەکسیەکەی پێ بچێت بۆ مناسەبەکە بەڵام ئێمە یەکسەریین بە تۆ ئەڵم نە ئەبێ ئەم جلت بۆ بکەم بەڵام ئەمە سەرەکەیەتی ئەمە تێچوونەکەیەتی وانە یعنی لە ڕاستیاوانە دوای ئەوە ئێستا بە خۆشببختی و کۆمەڵی پیجمان هەیە کە ئیشی چنین منەبینم دەستخۆشی لەو خانمانەکەم کە چنینەکە پیشانی خەڵگەیان شێوازی دروستکردنەکە پیشانیان زۆر ئاسایە لە ماڵەوە کاتت هەیە تۆ ئەتوانی لە بیدایەتی مانگی دووە قماشەکە بکڕی کراسێکی سادە 3,400 تێچێ بیدرو لە ماڵەوە خۆت نەخشێکی لەسەرکە ئەوەی کە خۆت خۆی لێ و خۆت بیکە ینی زۆر طبیعیە ژنی ئەوسا هەمووی ئیشی ماڵی کردو مناڵی بەخێو کردو جلەکەشی ئامادە کردو بۆ خۆی جا هەر ئیشێکیش کە کەسەکە بۆ خۆی بکە ئەوە بەدڵ ئیشی بۆ کات و خەریکێکی تایبەتری ئەبێ لەبەرەوە شتەکانەوە قورزنێکە خەڵک لە خۆی قورس کردووە ئەتوانی زۆر سادەتێ بیکە ئەتوانی قماش بەکاربێنی بۆ منە ئێمە خامی کوردەواریمان ئێمەتری بە 2,000 زۆر ئاسان ئەتوانی بیکە بە هێلێکی کوردی ئەو پولەکانی لەسەر بچنیت و زۆر جوانتریش دەرەکەوێت هەم خامیش دستان و هاوینەش لە بەرەکرێ خاصن بۆ هەنێ پێس حساسێتی هەبێ نابێ ئەم جلانە لە بەرکە چکە سوورمەیە گیانی ئەخورێنێ عزێتی تۆزێک زبرە بەڵێ بەڵام خامەکە لۆکەیە زۆر طبیعی ئەتوانێ بەکاری بێنێ زۆر زۆر ئاسانکاریە لە جلەکان ئەگەبی یان زۆر جار بە تایبەتی خانمان وا بکەن کە کاتێکی دوور لە نەورۆز بچن جلەکە بکەن کە ڕۆژ بە ڕۆژ نزیکە بێتەوە لە نەورۆز نرخی جلی کوردی بەرزە بێتەوە ئەخرۆک و باسم کرد تۆ بۆ نمونە ئەگەر بچیت لە مانگی 11 بیکە هەموو کەسی ئاوڵ کراس و ژێکراسی ژێرەوەی هەرهای بۆ یعنی هەیەی هەمومان نامانە ئەوشتا تۆ ئەتوانی ژێرەکەت نەکەی بۆی کولفەیەکە بۆ بگەڕێتەوە سەری کراسەکە بگۆڕە وەکو باسیشم کرد کراسێکی سادە بێنە دیزاینەکانی لەسەرکە نەخشەکەی لەسەرکە خۆشت نەتوانی بە دەوروبەر بڵێ یارمەتیت بن و دڵنیام هەموو ژنێکی کورد دەزڕنگین و بەتوانە هیچ ژنێک نبینم کە توانای شتی نەبێت خۆت ئەمانە بکەی زۆر زۆر باشتر توانە و سەلیقی خانمەکە دەورەبینێ دەستەکانە خۆش بێ شاناز خان بە هیوام کە تەواوی خانمان و تەواوی هاوڵاتیان گوێویستی وتەکانی بەڕێز و بێتە زۆر سپاس بۆ بەڕێز شاناز جەمال دیزاینەر سپاسماندومان کردی و نمونەت زۆر سپاس دەکەم بەڵێ خۆشەویستان لە ئێستادا پەیامنێرمان ئەوارە عەلی لە سلێمانی و زانیاریەکانی ڕۆژمانایەتی ئەوارە سڵاو لێ بە بەیانیت باش زانیاریەکانی ڕۆژ لای تۆ چییە؟ چنوربانی تۆ و تەواوی کوردستانیان باش من ئەگەر دەستپێک لە کەشوهاوە دەست پێ بکەم شەپۆلێکی بارانبارین ڕووی لە هەرێمی کوردستان بە گشتی پارێزگای سلێمانی کردووە کە ئەم شەپۆلی بارانبارینە ئەمڕۆ بەردەوام دەبێت و لە سبەی شەپۆلەکە یاخۆت ئەو شەپۆلی بارانبارینە دەوەسێت و کەشناسی یاخۆت کەشوهەوا تا ڕادەیەک جێگیر دەبێت سەبارەت بە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا کۆڤید-19 کە بڵێن لە جیهاندا بەگشتی تەشەنەی کردووە بەڵام من دەمەوێت دوهەمین قسەی بەڕێوەبەری تەندروستی سلێمانی بۆ بینەرانی کەناڵی گەلی کوردستان بخەمە ڕووکە تا ئەم ساتە وەختە هیچ حاڵەتێکی توشبوو بە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان بەگشتی لە پارێزگای سلێمانی تۆمار نەکراوە واتە هیچ حاڵەتێک تۆمار نەکراوە و لە هەمان کاتیژدا لەبارەی هیچ حاڵەتێکی گوماناویش لە هەرێمی کوردستان بەگشتی لە پارێزگای سلێمانی تۆمار نەکراوە بۆیە وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەری تەندروستی سلێمانی دڵنیای دەداتە هاوڵاتیان کە هەموو ڕێگەیەک دەگرن بۆی کە هیچ هاوڵاتیەک توش نەبێت و ئامادەکاری تەواویان کردووە وە لە هەمان کاتیشە ئەو هاوڵاتیانەی کە هاتوونەتەوە لە ئێران یاخود لە وڵاتی چین هاتوونەتەوە بە پێی زانیارانی کە لە بەردەستمدا هەیە و لە ڕێی سەرچاوێکشەوە بەدەست کەناڵی گەلی کوردستان گەیشتووە ئەو هاوڵاتیانیشی کە ڕایگیراون هیچ سەرداوێکی حاڵەتی گوماناویشیان لەسەر نییە بەڵام
بەپێەوەی کە بەپێی بڕیاری پزیشک و بەپێی قسەی ناوەندە تەندروستیەکان دەبێت ماوەیەک لەژێر چاودێری دابن لە ناوەندێک کە پێی دەوترێت کەرەنتینە کە لەو کەرەنتینەیە بمێننەوە کە لە سلێمانی لە ناوچەکانی دیکە لە هەولێر لە دۆک لە ناوچەکانێکی دیکە بۆ هەوڵاتیانە دابین کراوە کە خۆشببختانە تام ساتە وەختا لە نێو ئەوانیشدا نەک حاڵەت بەڵکو و گومانیشیان لەسەر نییە بەڵکو ئەو ئەو چواردە ڕۆژە دەمێنەوە دەچنەوە نێو ماڵ و منداڵی خۆیان دەمەوێت سەبارەت بە کاردانەوەکان خود هۆکاری نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا و دەرەنجامەکانی یا خود مەترسیەکانی کە هاوڵاتیان تا ڕادەیەک بەڵین ئەویان لێ دروست بووە ترس و دڵڕاوکیان لێ دروست بووە هەم لە ڕێی ناوەندەکانی پزیشکیەوە هەم لە ڕێی ئەو کەسانی کە تایبەتمەندن بە بەڕێبەراتی بەشی خۆپاراستنی تەندروستی سلێمانی بازەوە دەکات کە هاوڵاتیان نابێت بترسن و نابێت ئەوەی کە واسکەن هەموو کەس ئیتر ڤایرۆسەکەی توش بوو یەکسەر دەمرێ یاخود لە هەرێمی کوردستان بڵاو بۆتەوە بۆیە هیچ شتێک نییە بە ناوی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان تام ساتەوەختە بۆیە داوا لە هاوڵاتیان دەکرێت چەند ڕێنماییەک هەیە جێبەجێ بکەن لە پاک و خاوێنی خۆیان لە دەستشتنیان لە باشتر کوڵاندنی ئەو خۆراکەی کە هەیە بۆی کە توش نەبن بۆیە لەم حاڵەتەی ئێستادا وەک دکتۆر سەباحیش بەڕێوەبەری تەندروستی سلێمانی ڕایگەیان لەم حاڵەتەیە تەنها ئەمەمان پێویستە وەکو هاوڵاتیان بەگشتی لە هەرێمی کوردستان وە لە هەمان کاتیشدا دەمێ باس دەوە بکەم لە سەبارەت بەداخستنی مەرزی نێوان سنووریەکانی لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان هەندێک هاوڵاتی ترسیان لە دروست بووە سەبارەت بە نرخی بانزین و گرانبوونی بانزین قایمقامی سلێمانی ئاوات محەممەد قایمقامی سلێمانی ڕوونکردنەوە دەداتە هاوڵاتیان کە هیچ جۆرێک قەیرانی بانزین لە هەرێمی کوردستان بەگشتی لە پارێزگای سلێمانی بوونی نییە واتە ئەو بڕە بانزینەی کە لە بەردەستدایە بەشی هەموو ئەو پێداویستیانی هاوڵاتیان دەکات بە زیادیشەوە من دەمەوێت چنووریەک نمونەت بۆ باس بکەم لە کاتی هاتنمان بۆ ئێرە بۆ ئەم شوێنێک ئێرە پێدەوترێت شەستی سلێمانی بەشی خوارەوەیەتی و لە هەمان کاتا من دەمەوێت بڵێم کە لەم شوێنێکە بڵێن مەلیک مەحموود شەقامی مەلیک مەحموودە من دەمێت باس دەوە بکەم کە چەندین بانزیخانە گەڕاین یعنی ئەوەی ئێستا ئەگەر لە پشتی منەوە بانزیخانەیەکی دیکە هەیە لە پێشەوە لە پشتەوە بانزیخانە هەیە چەندین بانزیخانە ینی زیاتر لە 10 بانزیخانەمان بینی ئێمە هیچ شتێک بوونی نییە بە ناوی قەیرانی دارایەوە بە ناوی قەیرانی بانزینەوە بەڵکەوەی کە هەیە بەشێک هاوڵاتی خۆشی دروستی کردووە چنوور ینی هاوڵاتیانیش دەبێت بەشێک لە هاوڵاتیان دەبێت هۆشیار بن بەرامبەر ئەمەکە ناکرێتەوە لە سۆشیال میدیاوە هاوڵاتیەک شتێک بنووسێ تۆ بیکەی بە قەیرانی بانزین و هاوڵاتیەک لە سۆشیال میدیاوە شتێ بنووسێ لەسەر نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا تۆ بیکەی بە قسەیەک و بیکەی بە ئەوە بۆیە هەم ناوەندە پزیشکەکان هەم قایمقامی سلێمانی هەم پارێزگاری سلێمانی هەم بەڕێوەبەری تەندروستی سلێمانی داوا لە هاوڵاتیان دەکات ناوەندی ڕسمی هەیە لە سلێمانی ناوەندی ڕسمی هەیە لە هەرێمی کوردستان چکە هەرێمی کوردستان خاوەنی حکومڕانی خۆیەتی حکوومەت هەیە وەزارەتی تەندروستی هەیە وەزارەتی بازرگانی هەیە بەڕێوەبەراتی سوتەمەنیەکان هەیە ئەمانە ڕاگەاندراویان دەبێت قسەیان دەبێت بۆیە من دەمەوێت باس دەوە بکەم بۆی بینەران بەورتر ئاگادار بن نە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان لە پارێزگای سلێمانی بوونی هەیە نە قەیرانی سوتەمەنی لە پارێزگای سلێمانی بوونی هەیە و لە هەمان کاتیشدا بەڕێوەبەری بازرگانی لە وەزارەتی دی بازرگانی هەرێمی کوردستان باز لەوە دەکات تا ئەم ساتەوەختە هیچ قەیرانێک دروست نەبووە سەبارەت بە کەمی خۆراک وی هاوڵاتیان نابێت لە خۆ ترس و دڵڕاوکێ لە ناویانە دروست بێت و پەل هاویژن بۆ خواردن و کڕینی خواردن و بابەتانە هیچ شتێک بوونی نییە بۆ لە خۆمانەوە کێشە دروست بکەین بۆ لە خۆمانەوە گرفت دروست بکەین من دەمێ باز لە شتێکی دیکە بکەم چنوور ئەویشەوەیە کە لە دوێنێدا بە دوواچوونمان دەکرد وەکو کەناڵی گەلی کوردستان لە نێو بازاردا بۆ ئەو خۆراکانی کە هەیە ئەو پێداویستیانی کە هەیە من لەگەڵ هاوڵاتێکا قسەم کرد دەمێ ئەم نمونەیە بۆی بەرچاوڕوونی بێ بۆ هاوڵاتیان لەگەڵ دوکاندارەکاندا ئەو ڕۆن و برنج و پێداویستیانی کە لە بازار هەیە سوپاس بخوا بەشێکی ماوەیەکی زۆر دەکات و بە بەردەوامیش هەم لە تورکیا هەم لە بڵێن ناوەندەکانی دیکە لە سنووری ئوردن کە دێتە حکوومەتی عێراق و دواتریشە تا هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر پێداویستی خۆراکیە تا هەرێمی کوردستان بۆیە پێویست ناکە هیچ دڵڕاوکیەک هەبێ بۆیە بەڕێوەبەری بازرگانی لە وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت ئەو بڕە پێویستەی مەوادی خۆراکی کە لە هەرێمی کوردستاندا هەیە و هاتووە هیچ کەمی نەکردووە و لە هەمان کاتیشدا بۆیە هاوڵاتیان نابێت لە خۆت بڵێن ترسێکیان لە دڵدابنی شێ سەبارەت بە کڕینی پێداویستی و خواردن و بابەتانە و نابێت ئێمە هۆکار بین بۆی کە یاخود هاوڵاتیان هۆکار بن بۆی کە نرخەکان بەرز بنەوە چکە لە نێو بازاڕیشە بە بەردەوامی ئێمە گەڕین پرسیاری نرخەکانمان کرد هیچ نرخێک گران نەبووە هیچ بابەتێک هیچ پێداویستیەکی خۆراکی لە پارێزگای سلێمانی گران نەبووە و ئەمە چنوور ینی ئەمە کاریگەری بەشێکی سۆشال میدیایە کە ینی هاوڵاتیان وات تێبینی دەکەن کە یاخود ئەو ناوەندانی کە هەن تایبەتن بە چاودێریکردنی بازار لە بابەتی تەندروستی
یعنی لە سوۆشال میدیا هەواڵێک بڵاو دەبێتەوە دوو لە ڕاستیەوە هەندێک کاتیش دەستگای میدیایی بەشێک لە دەستگا میدیایەکان ڕاگەاندنەکان هۆکارن بۆ گرانبوونی نرخ کە من لێرەوە تەمەنا دەکەم ینی هەمووان پارێزراو بین و پشتیوان بەخوا هیچ شتێ ڕووناکاتە هەرێمی کوردستان و حاڵەتەکەیش حاڵەتی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا لە جیهاندا تۆمار کراوە بەڵام لە سلێمانی تۆمار نەکراوە و پشتیوان بەخوا بەیمەتی هەموو لایەک ئەم نەخۆشیە و ئەم دەرد و بەڵایش لە هەرێمی کوردستان بەگشتی و لە پارێزگای سلێمانیش بە دوور دەبێت دەگەڕێمە لای تۆ چنوور. زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئاوارە عەلی کە زانیاریەکانی ڕۆژی لە سلێمانی و پێوتین بە هیوای سەلامەتی بۆ تەواوی هاوڵاتیان لە هەر شوێنێکی دنیا هەن بەڵێ خۆشەویستان لە سلێمانی و دەچینە شاری دۆک و دەچینە لای پەیامنێرمان کاروان کە بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە کاروان سڵاو لێ بێت بەیانیت باش زانیاریەکانی ڕۆژ لە شاری دۆک و بە ئێمە و بە بینەران گەێنیت. بله چنور دمتا باش بیتن دم بینرنگل کردستان باش بیتن پارێزگە ها دوو که وەکو تتازانین کو وەکو پارێزگە هندیان هەرێما کوردستان ئەو ژی مژیلی خو پاراستنا ji ڤایرۆسê کۆرۆنانە ku ev demeke ku piştî hatiye Îranê cûretir sek cem welatiyên parêzgeha duhokê jî dirust bûye ku Îran hevstenûret gel herêma Kurdistanê lewra xelkê parêzgeha duhokê takên parêzgeha duhokê rênmayên nojdarî wergirin ji bo xwe parastinê ji vayrosê korona barapitir jî xwe parastina wê ew e ku maskan kar bînin li dîv zanyariyên ku nojdar den û herwasan li dîv wan zanyariyên ku welatiyan destxoveyê xistin ji berindê jî barapitirê seredana dikanên cihên firotina maskan yan jî bêjin kemamên devlêvantiyan ji bo xwe parastinê ji vayrosê korona lê ev delîve ev kawdanên ku niha xelkê herêma Kurdistanê keftiyetê da hindek ji bazirganan bi delîve zaniye ji ber ku taybetî jî parêzgeha duhokê ku ya hevstenûr gel welatê Tirkiya mas ku demamkên devlêvan bixwetîn nevêret firûşin bihayekê zor keftiye ser ku têçûyê van maskan gelekê erzan e lê ji ber ku bazarê wan giran bûye û ji ber ku xelek pêdivî bi maskan heye û tirsa wan ji vê vayrosê bazarê wan gerim bûye ji berindê jî duqat û sêqat bêjîn ev maske têne firotin ji bo vê jî rêveberiya saxlemiya parêzgeha duhokê ve rasta qaymeqamiya parêzgeha duhokê bi hevkarî digel jûra çavdêriya bazirganî li parêzgeha duhokê li jinayek pêk îne ji bo çavdêriya bazirganî li parêzgeha duhokê ku rê neden ev dukandarên ku ev kawdane bi delîve zanî rê neden maska giranî bifirûşne welatiyan niha jî bo zêdetir zanyariyan em ê biçîne li dev rêveberî kanê bizanîn ewan çi îcraatiyan pêrabûn wergirtîne li wan kesên ku ev kare kirî. Mamosta tu bi xêr hat. سپاس پێدا باش مامۆستا ئەگەر تو زانیاریان بدەمە ku ev delîve hatiye dîtin ji balindek bazirganan ve mask hat binêgiran بله ام ڕێڤەبەریە چاودێریە بازرگانینە me تیمێت خۆ جدایەت هەین نەک بەس هەلکەفتێکی یان ئەگەر داخوازل سەر کەلۆپەلێکی زێدە بوو ئەو کەسێ بدەلیڤە بخۆت بینن و کەلۆپەلێت خۆ گیرانکەن ئەم پێڕابوونێت خۆڕات بین هەر دەمەکی بێت و هەر وەختێکی بێت ئەvە پێڕابوونێتمەنە درێژە هیاوان ساڵە چەند جهە و چەند کەس هاتینە سزادان وان چەند ڕۆژێت بۆریدا ئەم شێن بێژن داخوازەکە geleka zêde li ser demamka ya aniyan jî maska zêde bû ew jî şilayê xelkekî ve û daxwaz li ser zêde bû hindek cihab delîve dît û giran hat nefrotin me wek çavdêriya bazirganî û lijna hevpişka qayîmqamiyê û her seydar qayîmqam xwe jî digel wê lijnê bû ku pêk ve derketin û 12 cih hatine dayê xistin lijne piştî kombûnekê evê lijnê hemiye biryar da ku bû demê sê roja bêne dayê xistin û herîkê 500,000 bêne sizadan û soznameyek jî ser bêterek xistin bo bêterek xistin ku ev kare dubare nebin ve eger dubare bûn dê siza dijwartir bin ev ca belê gelek cara gazindê vêt em xwe jî bikin wek bekarber em hemî dibîtin de cara em pişkek bîn şwê qeyrana ew em li ser xwe çêdikeyn pêtivî naket em gelek tiştî embarkeyn yan kelopelî zêde bikin dîf yasaya aborî ya daxwaza hebûnê eger daxwaz ser kelopelekî zêde
بۆ دەبێتە ئەگەرێ بلندبوونەوە بهایوی. مامۆستا ینی وەکو تا دیارکردی و ئەvە وڵاتی بخۆ بووینە سەبەب و خدا نوان دکانن دەلیڤ بزانوی ماسکی گرام بکەن. ئەنا بژم ئەمە گوتی ئەم بەکاربەر بگشتی ئەم پشکێکین گەلێک جارش قەیرانە سەرخۆ. دەمێ زێدەی پێتڤیا خۆ ئەم قەسکەینە جها ئەم تشتی زێدەتر لە بخۆت ئێخین و ئەمباردکەین و تۆ چەند ڕۆژێکن و دبیت هەمە ئەو تش دێتە هاوێتن جارەگادی تو هەند پێتڤینەوە بیە وەکی شوێدی دەمێکێکێم دا سوحبەتا پۆنزینی هاتەکردن و پشتی هینگێ سەرانسەری هەرێما کوردستانê پێزانین هاتن کو چ ئاریشت پۆنزینی نینن کو خەلکێک بچێت پۆنزینێکا زێدە یان ژی دەمامکێکێ یان هەر تشتێکی دیبێت. مامۆستا ئەم دماهیت پرسیار بکەین ئەوژی داکو ڕۆلێوان دکانان ژنەیەتە بەرزەکردن وەکو ئەمزانین کو هەندای دکانداران کریە خۆڕایی یانجی بێژین باڵاش ئەڤژی هەیەیان یا هەیبەلێ دهۆکێ و دیف پێزانین من 5-6 دەرمانخانە زاخ و بێ بەرامبەر ئەف دەمامکەداینە خەلکی و جهێ سوپاسیە و سوپاسیەوە گەرەک گەرەک بێت بێتەکردن ئەت دەمێ تەنگاڤیەدا مرۆڤێ ڕەسەن دیار بیت. مرۆڤ ڕەسەن ئەوەیە تەنگاڤیە هەری ملەتی خۆ خەلکی خۆ بکات نەک دەرفەت ببینێت و داپارێکی زیاتر دەستخۆ ببینێت. مامۆستا دەست خۆش سپاس بوتە بەلە چنۆر ئەوە ئەو زانیاری بوونیان و مامۆستا عەبدوڵای داینە دیارکردن و بەردەوام چەفدەریە بازاری تێتاکردن دەکو ئەو ماسکانە هێنا گیرانکردن لێ تشتێ باشە لڤێرە ئەوە و هەندێک دوکانداران بخۆڕاییش بەرک و پێدڤینەش بەرک و زڕۆفێکی نەخۆشە سەر خەلکی پارێزگا دووتی هەرێما کوردستانی داهاتی بخۆرایی ماسکا دەنە وڵاتیان. زۆر سپاس بۆ پەیامنێرمان کاروان کە لە شاری دۆ کۆبەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمان وی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت بەڵێ خۆشەویستان لە شاری دۆ کۆگەڕینەوە شاری هەولێر لە ئێستادا پەیامنێرمان تەها بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە تا سڵاو لێبێ و بەیانیت باش زانیاریەکانی ڕۆژ لە هەولێرەوە بە ئێمە بە بینەران بگەێنیت. باس سڵاو لە بینەرانی گەلی کوردستان دیارە هاوشێوەی شار و شارۆچکانی کوردستان لە دوێنێشەوە بەهۆی ئەو بڕیاریکە حکومەتی هەرێمی کوردستان دای بۆ ڕێخستنەوەی ئاڵوگۆڕی بازرگانی لە سنوورەکان دیارە خەڵکانێک ترسیەوەیان لێ نیشت کە ئەزمەی بنزین و یا خۆراک دروست بێت بۆیە زۆربەی بەنزیخانەکان لە دوای دەی شەو ڕابردوو بەقەلبارەکەشی زۆر دروست بوو و خەڵکی تووشی دلە ڕاوچێ بوون پاشان قایم و هەروەها حکومەتی هەرێمی کوردستانیش وتە بێژەکەی بەیان نامەیان دەکرد کە ئەو دەنگۆیانە هیچ ڕاز نییە و ئەزمە دروست نابێ و هاتوچۆی بازرگانی بەردەوام دەبێت و بەزیندێ و مەسەلەی خۆراکیش بە هەمان شێوە ئێستاش ئەمە لە کۆنفرانسە چین دیارە وەزیری پلاندانانی حکومەتی هەرێمی کوردستان دکتۆر دارە ڕەشید دیارە لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی کرد ئاماژە بۆ کرد کە هەموو ئەوانە ڕەت دەکەینەوە و هیچ ئەزمەیەک لەو شێوێ نییە و ئێستاژەوەی مە بینیمان لە شاری هەولێر تا ڕادەیەک بارودۆخە ئارام بوویتەوە بەنزیخانەکان تقریبان تا ڕادەیەک ئاسایی بۆتەوە و ئەو دڵە ڕاوشەیە کەم بۆتەوە بە تایبەتی دوایەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان و پارێزگاکان هاتنە سەرخەت لەسەوەی کە خەڵکی دڵنیا بکەنەوە لەوەی کە ئەو ئەزمەیە نییە یاخود ئەو قەیرانە دروست نابێت کە بەهۆی نەخۆشی کۆڕۆناوە سنوورەکان دەیانوێت تۆنتر بکەن و هاتوچۆی بازرگانی ڕێک بخەنەوە بە جۆرێک ئەوانی کە بە تایبەتی لە سنووری کۆماری ئیسلامی ئێران ئەو گومانانی کە لەسەر گەشتیاران یاخود بازرگانانە و ئەوانی کە بەرهەڵگرەکانن سنووردار بکرێ و بە جۆرێکە ئەو نەخۆشیە نەگوازرێتەوە بۆ هەرێمی کوردستان لەسەر مەسەلەی کۆڕۆناش دیارە دوێنێ وەزارەتی تەندروستی تاکیدی کردەوە کە هەتا ئێستا هیچ نەخۆشیێکی یاخودی ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان تۆمار نەکراوە و ئەوان ڕێو شوێنەکانیان گرتوتە بەر و لە ئامادە باشیدان و نەخۆشخانەکان و تیمی تایبەتیان پێکێناوە بە هەمان شێوە ئامێرە گەیشتووە ئەو ئامێرانی کە ئەو نەخۆشیە دەستنیشان دەکات یاخود ئەو ڤایرۆسە دەستنیشان دەکات ئەوان نەگەیشتە هەرێمی کوردستان و لەوە دڵنیایی دەدەنە خەڵک کە هەوڵ دەدەن بە هەموو شێوەیەک ڕێگا لەو ڤایرۆسە بگرن و داخلی هەرێمی کوردستان نەبێت و وەکو بە ئەمەژە بۆ کرد لە هەموو ئامادە باشەکاندانە بۆ هەر ئەگەرێک بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان تەها کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ سەرجەم زانیاریەکانت بەڵێ خۆشەویستان لێرە داهاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هەتا سبێنێ بە کۆمەڵی بەرگۆ بابەتی نوێ پێتانەگەینەوە شاد و ئاسوودە بن خواتان لەگەڵ.